Recording in ئەوکاتان باش بەڕێزان خۆشحاڵین لە هەفتەیەکی تر لە زنجیرە وێبینارەکانی ئەکادیمیای مێگامایند پڵەس پێتان دەگەینەوە. بەخێر هاتنتان دەکەین، هیوادارین هەمولایەک تەندروست و سەلامەت بن. هەروەکو دەزانن ئەکادیمیای مێگامایند پڵەس لە بوارەکانی پەروەردە ڕاهێنان ڕاوێژکاری کار دەکات، هەوڵ دەدات لەم لایەنانەوە خزمەت بۆ کۆمەڵگەی کوردی بکات. هەفتانە وێبینارێک یاخود سیمینارێک بە شێوەی ئۆنلاین لە بۆ کەسێکی لە هاتوو شارەزار لە بوارە جیاوازەکان لەو تەوەرانەی کە ئەکادیمیا کاریان لەسەر دەکات پێشکەش دەکەین و بە شێوەیەکی کراوە خەڵکی خۆمان و خەڵکی وڵاتانی تریش لە شێوەی ئۆنلاین دەتوانن بەشدار بن. خۆشحاڵین بۆم هەفتەیەش لە لایەنێکی تر پێتان دەگەینەوە کە تایبەتە بە نووسینی ئەکادیمی. بۆ ئەم هەفتەیە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر هیمداد خۆی وێبینارەکەمان پێشکەش دەکات. دکتۆر هیمداد ماوەیەکی زۆرە لە زانکۆی سەڵاحەدین مامۆستایە و پلەی زانستیشی پرۆفیسۆرە، لە کارنامەی ئەکادیمی خۆی خاوەنی چەندین توێژینەوە و کتێبە لە بواری زمانی ئینگلیزی وەرگێڕان و بواری تری پەیوەندیدار بەم لایەنە. لە ئێستادا کۆمەڵێک خەڵکمان لەسەر ئۆنلاین لەگەڵە، ئەوە بە شێوەی لایڤیش لە فەیسبوک لە ئەکادیمیای مێگامایند پڵەس ئەم وێبینارە ڕاستەوخۆ دەگوازرێتەوە. هەروەکو زۆرینەتان ئاگادارن شێوازی بەڕێوەچوونی ئەم سیمینارانەی ئۆنلاین لە ڕێگەی زوومەوە دەبێت و لە ڕێگەی بە شێوەی ڕاستەوخۆ لە ڕێگەی لەسەر فەیسبوک لە پیجی ئەکادیمیای مێگامایند دەوەیە. ئێوەی بەشداربان دەتوانن دوای تەواوبوونی سیمینارەکە، دوای تەواوبوونی وێبینارەکە لێرە دەستان بەرزکەنەوە بە شێوەی ڤیرچوەڵ یاخود لە فەیسبوک پرسیارەکانتان ئاڕاستە بکەن، ئێمە دەیاگەێنین بە پێشکەشکاری وێبینارەکە و پێویست ناکە لێرە لە چاتەکە ناوی خۆتان بنووسن، ناوی خۆتان تۆمار کردووە، دوای ئەوەی لە کۆتایی وێبینارەکە دووبارە لینکی فۆرمەکە دادنینەوە بۆ ئەوانەی کە نەیانتوانیوە لە بارهۆکایی بێت ناوی خۆیان تۆمار بکەن یاخود بە شێوەی تر داخلی ئەم وێبینارە بوونە. و ئەوە بەڕێزانەی کە کێشەی دەنگیان هەیە دەتوانن چەند بچنە دەرەوە یاخود بێنەوە، یاخ ئێستا لە چاتیش پێیان دەنووسن کە کێشەی دەنگیان هەیە، دەتوانن ئەم شێوازە بەکاربهێنن بۆ ئەوەی دەنگیان پێ بگات. کاکتۆر ئێستا کۆهۆستی توانین ئەگەر دەنگەکە تێست بکەین. زۆر باشە، زۆر سپاس مامۆستا شەماڵ. دەمدێت؟ بەڵێ زۆر باشە، دەست خۆش کاکتۆر. زۆر سپاس ڕێزان، ئەگەر مامۆستا شەماڵ ڕێگە بدەین ئەو شێر بکەم. سکرینەکە دیارە ئێستا؟ زۆر باشە، دەست خۆش کاکتۆر. بەڕێزان و کاتتان باش، دووبارە زۆر سپاس لە بۆ هەموو لایەک، سپاس بۆ کاک شەماڵ و هاوکارانی تری خۆبەخش کە بۆ ئامادەکاریەکان هەردەم ئامادەن، ئامادەکردنی ئەو وەبینارە و فۆرمەکان و تۆمارکردن و زیاتر لایەنە کارژێڕیەکان. وەک لە تایتڵەکەی ئەم شەو دیارە باز لە نووسینی ئەکادیمی دەکەین بە شێوەیەکی گشتی، بەڵام هەندێک لایەن باز دەکەین کە بکرێ باشە، ڕێگەی دراوە هەندێکیش لاز دەکەین کە وەکو بووە وایە یان نەکرێ باشە. بەڕاستی ڕەنگە تێبینی هەبێ لەسەر ناونیشانەکە بە تایبەتی وشەی بووەکە کە زیاتر لە زمانی منداڵ بەرچاوە، بەڵام هەندێک جار ناچار دەبێت لە ناونیشان هەندێک دەستەواژە یان وشە بەکاربێنی، چ بۆ ڕاگررتنی هاوسەنجیە، چ بۆ سەرنجڕاکێشیە. بۆیە پێم باش بوو ئەو ناونیشانە بەکاربێنم. لە ئینگلیزیەکە ئەگەر بڵێن
دەبێتە do's and don'ts of academic writing ئەگەر بەو شێوەیە بە کوردی دایبڕێژنەوە ڕەنگە مەفهومەکە دەدا. هەوڵ دەدەم لە ماوەی 45 لە بۆ 50 دقه ئەو قسانەی هەمە ئامادەم کردووە بیخەمە ڕوو، دوای ئەوە دەرگای گفتوگۆ دەکەینەوە لەگەڵ ئێوەی بەڕێز. ئەمڕۆ باسی ئەو شتانە دەکەم، پێناسەیەکی کورتی نووسینی ئەکادمی، دوای ئەوە تایبەتمەندیەکانی چین، پاشان هەنگاوەکانی نووسینی ئەکادمی چیە، جۆرەکانی چین، جۆرەکانی نووسین بە شێوەی گشتی، نووسینی ئەکادمی چۆن دەناسینەوە، پێداویستەکانی چین، ئەوانەی بکەکان چین، ینی ئەوانەی کە دەکرێت ڕێگەیان پێدراوە لە نووسینی ئەکادمی، پێداویستەکان دیسان لە بڤەکانش باز دەکەین، ئەوانی کە ناکرێت لە نووسینی ئەکادمیدا هەبی، پاشان پارەفرێز وەکو یەکێک لە پێداویستە سەرچیەکانی ئەکادمی نووسینی ئەکادمی دەخەمە ڕوو، هەرچەندە تەکنیکی تر زۆرە، بەڵام پارەفرێز دەزانم خەڵکێکی زۆر هەم پرسیار دەکە هەم کێشەی تێدا هەیە باز دەکەین. هەندێک ئامرازی بە سوودش دەخینە بەدەستی ئێوە کە دەکرێت دواتر بۆ خۆتان سوودی لێوەرگرن لە ڕووی تەکنەلۆجیاوە، هەندێک ڕێنوێنی گشتی لە کۆتاییش دەخینە ڕوو، هەندێک ڕاستپاردەشمان هەیە ڕەنگە بۆ ئێوەی بەڕێز، بۆ توێژەران، بۆ نووسەران، بۆ زانکۆکانش هەندێک شت دەخینە ڕوو. با بەو ڕسمە دەست پێ بکەین. نازانم وەختینان خواردنە چ خراپە، بەڵام مەبەستم هەیە لە دانانی ئەو ڕسمە لە سەرەتای وێبینارەکە، چکەمە باس لە نووسین دەکەین. نازانم چۆن دەتوانن ئەو ڕسمە لەگەڵ نووسین ببەستنەوە. ئەو وێبینارە هەر لە بۆ معلوماتی بەڕێستان لە مانجی 4 لە سەر داوەتی فەرمی برای بەڕێزمان کە دکتۆر قادر ڕاگری کۆلیژی ئاداب بە ڕوو پێشکەشم کرد بۆ مامۆستایان و توێژەران و ئەوێ توێژەرانی کۆلیژی ئادابی زانکۆ سەلاحەدین، بەڵام خەڵکێکی زۆر بێبەشمون لەبەرەوەی تۆمار نەکرابوو بە ئۆنلاین پێشکەش نەکراوە، بۆیە ئەمڕۆ لێرە باسی دەکەینەوە. کەواتە ئەگەر لە هەندێک جار پێویست دەکات لە چات شت بنووسن، پێم خۆشە زانن ئەو ڕسمە چۆن پەیوەست دەکەی بە نووسین بە شێوەی گشتی، چ پەیوەندیەک هەیە لە نێوان ئەو وێنەیە لەگەڵ نووسین. ئەگەر لە چاتەکان دەکشت دەنووسن فەرمون. سۆمانەوزاد دەڵێت topic sentence conclusion should give the same taste، واتە ئەنجام و باوڵەت سەرەتاکە دەبێ هەمان تامی هەبێ. زەهرا سمکۆ دەڵێ parts of paragraph، بەشەکانی پەرەگرافێک. هودا دەڵێ تەرتیبکردن واتە ڕێکخستن. زەینەب دەڵێ elements of an academic text، واتە پێکهاتەکانی تێکستێکی ئەکادیمی. باشە، تا ئێستا زۆر باشە، دەکرێت لە چاتەکە بەردەوام بن لە نووسین. بەڵام ڕاستە ئەمە بەستمەوە ئەگەر بتەوێت خواردنێکی بەسیط لە فەیەک یان هەر شتێک خۆت دروستیکە یان کەسانێک بۆ دروستکەن، تۆ چەند پێداویستێکت هەیە، پێداویستەکانیش ئەو کەرەسانەی کە پێویستن بە شێوەیەکی دیاریکرا و دەبێت ڕیز بکرێن، دەبێت ڕێک بخرێن. ناکرێت ئەتو ئەگەر بۆ لە فەیەک یان بۆ بەرگرێکی ئەوها هەردوو لا سەمونەکە لە سەر یەکدا بنێ ئەو دوای شتەکانی یەک لە ژێرەوە وەکو بنکەیە، دوای ئەوە شتەکانی تر دادنێ. هەندێکی مەجالی گۆڕانکاری شوێنەکان هەیە، بەڵام هەندێکی سابتە دەبێ بەردەوام لەو شوێنەدا بێ. بۆ نمونە سەرەتا یان مقەدیمە پێشەچی بناغەی ئیشەکە دیاری دەکەی، ئەو دوایی کەرەسەکانی تر، پێداویستەکانی تر. نووسینیش وەکو هەر شتێکی تر هەم کەرەسەی هەیە هەم ڕێخستنی پێویستە. بۆیە بەو ڕسمە دەست پێ کرد، چکەوە دەبێت لە لامان وازح بێ کە هەر نووسینێک، هەر تێکستێک، هەر بەرهەمێک جگە لەو کەرەسانێک کە پێویستی پێەیە ڕێخستنەکەی لە شێوەیەک بۆ شێوەیەکی تر دەگۆڕێ. بۆ نمونە ئەگەر ئەو ساندویچە بەرگەر نەبێ لە فەی ئاسایی بێ، جیاوازە شوێنەکەی با بڵێن سەمونەکە بە شێوەیەکی تر شەق دەکرێت، ئەوجە با بڵێن کەرەسەکانی تر دادرێتەوە. هەر جۆرە بەرهەمێک، هەر جۆرە نووسینێک ئەگەر کەرەستەکانیشی یەک بن، بەڵام ڕێخستنەکانی جیاوازە. ئەوە لەگەڵ نووسین زۆر یەک دەگرێتەوە. بۆ نووسین پێویستت بە وشەیە، پێویستت بە ڕستەیە، پێویستت بە پەرەگرافە، بەڵام ڕێخستنی ئەوانە ئەو نووسینانە لە جۆرێک لە بۆ جۆرێک دەگۆڕێ. بۆ نمونە تۆ ئەگەر راپۆرتێک بنووسی جیاوازە لەوەی کە مەقالەیەک بنووسیان و وتارێک بنووسی بۆ ڕۆژنامەیە. ئەگەر توێژینەوەی ئەکادمی بنووسی فەرق دەکات لەوەی ئەتۆ
ئینشائێک بنووسی یان داڕستنێک بنووسی هەرچەندە هەمان کەرەسەی زمانیش بەکاردێنن هەمان پێویستیان بە وشەیە پێویستیان بە ڕستەیە پێویستیان بە پەرەگرافە بەڵام ڕێخستنەکانی جیاوازە بۆیە ئەو وێنەیە هەتا مەفهومێکی گشتی یان تێگەیشتنێکی گشتی دەربارەی بابەتەکە بخەینەوە پەیمان دەڵێ ڕێخستنی بەشەکان بە گوێرەی شوێنی خۆیان نازانم کەسێک دەڵێت دەنگ خراپە دەنگ لایمە کێشە هەیە مامۆستاشەما لای ئێمە نازانم دەنگ زۆر وازەها ڕەنگە لای خۆی بیت ئەو بەڕێزە کە نووسیتی دەنگ خراپە ئەگە شوێنەکەت بگۆڕیان بزانە کێشەیەکە ئەوانی تر دەڵێن ئەوان تر دەڵێن دەنگ باشە زۆر باشە زۆر باشە با بەردەوام بین زۆر باشە ئێستا پێناسەیەکی نووسینی ئەکادیمی بکەین چێ بە کورتی پێمان دەڵێ نووسینی ئەکادیمی چێ دەکرێت دیسان لەوێ هەندێک شت بنووسن سوهام مشیر دەڵێ نووسین واتە چۆن سەرەتا دەبێت دەست بە جێبەجێ بکەیت تاکو و چیرۆک دەبێت تەسەلسولی هەبێ نووسینی ئەکادیمی بەلای ئێوە چییە؟ نووسینی ئەکادیمی پێناسەیەکی کورت بە چەند وشەیەک ڕەنگە بتوانین دەری بڕین ئەگەر کەسێک بینووسێ زۆر باشە مامۆستا شەماڵاگار لە چاتەکان بێ یەک دەڵێ دەنگ نییە ئەوانی تر دەڵێن کێشەی نییە نازانم زۆر باشە نووسینێکی زانستی لە خزمەت ئەکادیمیان مامۆستا عیرفان دەڵێ نووسینێکە وشەکانی جیاوازترە لە وشەی ئاسایی خەڵکی ئاسایی زۆر باشە زۆر باشە دوو پێناسەی کورت و پوختن زۆر باشە ئەگەر پێناسەیەکی کورت بکەین نووسینێکی شێوە فەرمیە جارێ ئوسلوبەکەی ڕسمیە لە زانکۆکان و لە بڵاوکراوەکانی زانایان بەدی دەکرێت بە شێوکی گشتی ئەوە بە کورتی دەڵێن فەرمیە دەگوتمان فەرمی یعنی وشە بازاڕیەکان وشە هەتا حدێک ناوچەیەکانیش لە بەکار دەربڕینی ڕستەکان داڕشتنی ڕستەکان جیاوازە جۆری جیاوازی هەیە وشەی ڕستەی جۆرا و جۆری تێدا نابێ هەموو ڕستەکان هەر سادە بن دەبێ ڕستەی لێکدرا و ڕستەی ئاڵۆزیشی تێدا بێ ئەو دەستەواژانەی کە بەکاردێنرێت دەبێت پێیوەست بن بەوانە ئێستا دێنە سەر تایبەتمەندیەکانی بەڵام بە کورتی ئەو پێراسەکەیەکی نووسینێکە شێوەی نووسینەکەی فەرمیە لە سنتەرەکان لە زانکۆکان لە بڵاوکراوەی بەرهەمی زاناکان یان نووسەر و توێژەران بەدی دەکرێت بەڵام کە دەڵێن نووسەر بەگشتی باز دەکەن چکە ڕەنگە هەموو نووسەرێک بە شێوەی ئەکادیمینە نووسێ ڕەنگە نووسینی ڕۆژنامەوانی بێ ڕەنگە وتارێک بێ ڕەنگە داڕشتنێک بێ یان شێوازی تری نووسین کە هەمان شەو بۆ جەبار دەڵێ نووسین پرۆسەیەکی کردەیە تەواوە بەڕێزێک کە نووسیتی ناوی دەرنەچووە بە ئایفۆنە جیهازەکەی نووسین بەلای منەوە چەڕستەیەکە کە ڕەچاوی لایەنی ڕێزمانی زمانی فەرمی دەکات زۆر باشە بێنە سەر تایبەتمەندیەکانی نووسینی ئەکادیمی تایبەتمەندیەکانی نووسینی ئەکادیمی چەند خاڵێکن بەڵام زۆر گرنگە ئەو خاڵانە کورت بکەینەوە پوختی بکەینەوە لەوەی کە چۆن دەتوانین دەری بڕین من بە 4 خاڵ کورتی دەکەمەوە بەڕاستی لە تایبەتمەندیەکان یەک نووسینی ئەکادیمی پێویستە ڕوون و ورد بێ ڕوون واتە وازح بێ تەموو مژ نەبێ وردیش بێ واتە دەقیق بێ ئەوە یەکێک لە تایبەتمەندیەکانی نووسینی ئەکادیمی ڕوون و ورد فەرمی شێوازەکەی فەرمیە گوتمان لە ڕووی داڕشتن لە ڕووی وشە هەڵبژاردننی وشەکان لە ڕووی شێوازی نووسین لە ڕووی تەکنیکەکانی نووسین لە ڕووی ئاماژەدان بەسەر چاوە ئەوانە هەمووی دەچێتە خانەی فەرمی بوون خاڵی سێەم بابەتی واتە نووسینی ئەکادیمی نووسینێکی بابەتیە مەوزوعیە ئۆبجەکتیڤ یان ئەنباست هیچ لایەنگیری یان تەرەفگیری تێدا نییە نابێ ئەتو هەستی کەسی خۆت تێدا باز بکەیت
دەبێت شتەکە بە مەوزوعی بە بابەتیانە هەرچۆن بێ بەو شێوەیە بەبێ ئەوەی لایەنگیری ڕایەک یان بۆ چونێک بەبێ بوونی بەڵگە بکەیت. خاڵی ئاخیریش پێک گرێدراوی واتە نووسینێکی پێک گرێدراوە تەرکیزی لەسەر شتێکە پێکهاتەی نووسینەکەی هەمووی بەیەکەوە ناکرێت و پەرەگرافێک بنووسی ئەو پەرەگرافێک دواتر هیچ پەیوەندی پێ نەبێ بەشێک بنووسی ئەو بەشەی دواتر هیچ پەیوەندی پێ نەبێ هەمووی یەکتر تەواو بکە ببێتە یەکەیەکی یەکگیر یەکانگیر و یەکگرتو تاکو بتوانێت ئەو مەبەستە بپێکێ کە لە سەرەتای نووسینەکە تۆ ئاماژە خاڵی تر زۆرن بەڕاستی بەڵام ئەوانە گشتیەکانن تایبەتمەندیە گشتیەکان کاتە نووسینی ئەکادمی دەبێ ڕوون بێ وازح بێ دەبێ ورد بێ دقیق بێ دەبێ فەرمی بێ دەبێ بابەتی بێ مەوزوعی بێ و دەبێ پێک گرێدراو بێ بەشەکانی هەمویان چنراو بن بە شێوەیە کە پەیوەندیان بێکە هەیە و لە خزمەتی مەبەست و ئامانجە سەرچیەکانی ئەو نووسینەدا بن. نووسین بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن هەمان پرۆسێ شەوبخان تازە نووسیبی پرۆسەیەکی کردەیە پرۆسێ نووسین پرۆسەیەکە بە شێوەیەکی گشتی هەمان پرۆسەیە بەڵام نووسینی ئەکادمی تایبەتمەندی خۆی هەیە نووسینی ئەکادمی تایبەتمەندی خۆی هەیە لە ڕووی ناوەڕۆک لە ڕووی پێکهاتە لە ڕووی شێواز واتە محتەوایەکەی هەیکەلیەتەکەی لەگەڵ ئوسلوبی نووسینەکە هەمویان ئەوانە پێیان دەڵێن پرۆسەی نووسین کاتە ئەگەر باس لە پرۆسەی نووسینی ئەکادمی بکەین لێرەوە دەست پێ دەکا لەو خەتە سوورە لەو بازنە سوورە know the topic واتە دەبێ بابەتەکە بزانین چییە دوای ئەوە دێن دەخوێنینەوە و دەکۆڵینەوە لەو بابەتە لێکۆڵینەوە و خوێندنەوە دەربارەی ئەو بابەتە دوای ئەوە دێن پلانێک دادنێن ئاوتلاینێک بە شێوەیەکی گشتی پلانی نووسینەکە دادنێن دوای ئەوە دەست بە نووسین دەکەی پاشان دەست بە پێداچوونەوە و هەڵەچنی و پوختکردنەوە دەکەی کاتە ئەوە هەموو پرۆسەیەکە دەکرێت لە هەموو نووسینێک هەبێت بەڵام بۆ نووسینی ئەکادمی ئەوە زۆر گونجاوە سەرەتا بابەتەکە دوای خوێندنەوە دەربارەی بابەتەکە و لێکۆڵینەوە لە بابەتەکە پاشان دانانی پلانێک و ئاوتلاینێک پاش ئەوە دەست بە نووسین دەکەی پاش ئەوەش دەست بە پێداچوونەوە و هەڵەچنیش دەکەی زۆر باشە مامۆستا دەڵێ هیوادارم وەڵامی پرسیارەکان بدەیەوە بۆ خەریکی قسەکردنم بەسەر چاوەگە نووسینەکان مامۆستا شەماڵ دوای پرسیارەکانمان لێ بکەن خراپ نییە ئایا چ جۆرە نووسینێک بۆ کتێب نووسین باشە کتێب بۆ کتێب دەگۆڕێ مامۆستاودا ئەگەر کتێبەکە نووسیتت بۆ چینی گەنجان یان لە ناو خانمان بێ بە جێرەی بابەتی نووسینەکە ئایا بابەتەکەت بۆ ڕۆشنبیری گشتیە یان بابەتەکە شتێکی زانستی دەخەیتە بەردەست گەنجان و خانمان بە شێوەیەکی گشتی بەڕاستی هەندێک جۆری نووسین هەیە بۆ نخبەیەکە بۆ کەسانی ئەکادمیە بۆ کەسانی مەبەست لە نووسینەکە ئەگەر هۆشیارکردنەوەیە ئەگەر ڕۆشنبیری گشتیە ئەوە دەبێ بە زمانێکی سادەتر بنووسێ پێویست ناکە تۆ زمانێکی 100% ئەکادمی بەکاربێنێ وەکو گوتمان نووسینی ئەکادمی لە ناو زانکۆکان سنتەرەکانی توێژینەوە لەلایەن زانایانەوە بەکاردێ بۆ ئەو کەسانەی کە پێویستیان پێەیە بۆ توێژەرێکە بۆ نووسەری بۆ خوێنەری ئاسایی ڕەنگە پێویستت بە شێوەی نووسینی ئاسایی بێ نەک نووسینی ئەکادمی هیوادارم ئەو وەڵامم دابێتەوە مامۆستا گەر دواتریش شتت هەبوو دەتوانێت بە قسەیان بە نووسینی کرد کاتە پرۆسەی نووسین پرۆسەیەکە دەتوانین بڵێ لە هەموو جۆرەکان هاوشێوەیەکە بەڵام هەندێک تایبەتمەندی تری تایبەت هەن کە پەیوەستن بە نووسینی ئەکادمی وەکو گوتمان لە ڕووی ناوەڕۆک لە ڕووی پێکهاتە لە ڕووی شێوازە زۆر باشە ئەوەش هەنگاوەکانی نووسینن زۆر جار پێش نووسین هەندێک حاڵەت هەیە دەبێ پێشەوەی دەست بە نووسین بکەی ئەتۆ ئامادەکاری بکەی ئامانجەکەت دیاری بکەی بابەتەکە هەڵبژێری
دوای ئەوە داتا و بەڵگەی بوو کۆ بکەیەوە پێش ئەوەی دەست بە نووسین بکەیت مەبەستت چییە لەو نووسینە ئەوجە دوایی دەی بابەت و ناونیشانەکە هەڵدەبژێری پاشان دەست دەکەی بە کۆکردنەوەی داتا و بەڵگە ئەوانە هەموو هەنگاوەکانی پێشی نووسینن ئینجا دەی ئەوانە ڕێک دەخەی بەڵام هێشتان دەستت بە نووسین نەکردو دوای دێ سەر هەنگاوی نووسین وەکو ئەو پرۆسانەی کە باسمان کرد پرۆسەی نووسین دەست پێ دەکات پاشان دوای نووسینیش هەنگاوی ترتمە پاشەوەی نووسیت چی دەکەیت پاشەوەی نووسیت عادەتەن ڕەشنووسێک دەنووسێ دوای ئەوە هەڵەچنی دەکرێت پێداچوونەوە بژارکردنی بۆ دەکرێت اینجا ڕەنگە بیر لە بڵاوکردنەوەی بکەیەوە یان پێشکەشکردن بۆ نمونە ئەگەر نامەیەکی ماستەرە نامەیەکی دکتۆرایە یان پرۆپۆزەڵێکە لە شوێنێک لە کۆنفرانسێک پێشکەشی دەکەی توێژینەوەیەکە کەواتە هەنگاوەکانی نووسین چوار هەنگاوی سەرەکی پێش نووسین چەند خاڵێکە پێویستە ئەنجام بدەیت پرۆسەی نووسین جێبەجێ دەکەی دوای نووسینیش هەڵەچنی و پێداچوونەوە و بژارکردن پاشان ئەگەر پێویستت بە بڵاوکردنەوە بوو ئەو کاتە ئەو هەنگاوی بڵاوکردنەوە یان پێشکەشکردنیش دێ کاتە هەنگاوەکان بەو شێوەیە ڕێکخراون ناکرێتەوە دەست بە نووسین بکەی هێشتا ئامانجەکە دیاری نەکردبێت دەست بە نووسین بکەی هێشتا داتا و بەڵگەت کۆ نەکرد بێتەوە ناتوانانی هەڵەچنیش بکەی تاکو ئەو ڕۆژنووسە نەبێتە با بڵێن سیغەی کۆتایی پێش کۆتاییەکە ناشکرێتەوە بابەتێک بڵاو بکەیەوە پێش ئەوەی هەڵەچنی و پێداچوونەوە بژارکردنی بۆ بکەیت کە زۆر جارە تۆ غەڵەتەکانی خۆشت نابێت زۆر باشە جۆرەکانی نووسین زۆرن بۆ نمونە جێڕانەوە هەیە بۆ نمونە وەسفی هەیە پرۆسە هەیە ڕوونکردنەوەیە ڕازیکردنە بەراوردکاریە ئەوانە هەموو جۆری نووسینن ڕەنگە هەندێک لەوانە بتوانین لە نووسینە ئەکادمیەکان جێگەی بکەیە بەڵام مەبەستەکە زۆر گرنگە ئەوە دەگەڕێتەوە سەر ئەو پرسیارەی مامۆستاوداش کە گوتی چ زۆرە نووسینێک بەکار بێنین تۆ مەبەستەکەت چییە لە نووسینەکە وەکو گوتم مەبەستەکەت بڵاوکردنەوەی هۆشیاری گشتیە براوکردنەوەی ڕۆشنبیری گشتیە یان پیشاندانی ئەنجامی توێژینەوەیکی زانستیە کە ئەنجام درابێ یان پیشاندانی شێوازێکی باشتری چارەسەری پزیشکیە یان پیشاندانی ئەنجامێکی لێکۆڵنەوەکی ئەندازیاریە دەربارەی بۆ نمونە باڵەخانە یان بەکارهێنانی کەرەسەکانی بیناسازی کەواتە مەبەستەکەت زۆر گرنگە جۆری نووسینەکەت دیاری دەکات ئەمن زۆر جار لە کاتی قسە بابڵێن سیمینار و تەنانەت لە دەرسەکانی شەندێکجار هەندێک پرسیاری سەرنجڕاکێش دەکەین بەس بۆ ئەوەی دڵنیابینەوە کە خەڵکەکە بێزار نەبووە ئەگەر ئەو پشوێکی کورتی زهنی وەردەگرین پرسیارێکی ئەگەر لە چات دەتوانی بینوسی فەرموو 3 ڕۆژی یەک لە دواییەکی هەفتە بژمێرە 3 ڕۆژ یەک لە دواییەکی هەفتە بەس بەمەرجەک یەکشەم و چارشەم و هەینی تێدا نەبی لە چاتەکەی بینوسە 3 ڕۆژی یەک لە دوای یەک بی هەفتەی بی بەمەرجەک یەکشەم و چارشەم و هەینی تێدا نەبی فەرموو چێ دەستان جواب بداتەوە با لە چاتی بنووسە زۆر باشە 3 ڕۆژی یەک لە دوای یەک کەس نییە شەممە پێنجشەم چارشەم هەینی شەممە من گوتم یەکشەم و چارشەم و هەینی تێدا نەبی هەینی شەممە ئێوە دووە ئەمن دەڵێم 3 ڕۆژ پێنجشەم دکتۆر ببوورە دوێنێ کاروان دکتۆر کاروان دوێنێ چ دوێنێ ئەوڕۆ ئەوی دیشتاوکە دوێنێ ئەمڕۆ سبەی زەینەب تاوی کرد دکتۆر کاروانش پێشنووسی تاوە دەستان خۆش زۆر سپاس با بەردەوام بین ئەوە بەس لە بۆ ڕاکێشانی سەرت ئێستا من تێکستێک دەخەمەڕوو ئەگەر بتوانی لە لای خۆت بیخوێنیەوە پێم بڵێ بزانی کێشەی چییە ئایا ئەو نووسینە ئەکادیمیە یان ئەکادیمی نییە ئەو نووسینە بۆ ئەوەیە وەڵامی ئەو پرسیارە بدەینەوە چۆن نووسینی ئەکادیمی دەناسینەوە
عنوانێکی هاکەزاییماندانەوە بۆ خەڵک مادەی هۆشبەر بەکاردێنی. ئەگەر ئەوە لە لای خۆت بە دەقەیەک ڕەنگە بتوانانی بخوێنیەوە، ئەگەر نا بە دەنگیش دەیخوێنینەوە کێشەمان نییە. مامۆستا شەو بۆ ئەگەر ئەو تێکستە بخوێنەوە ئەوانە ڕۆژی هەفتەن بەڕای من بڵێ پێرێ دوێنێ ئەمڕۆ ئاکۆ ژوای نووسیە ڕۆژی هەموو هەفتەیەکە. خۆ دوورخستنەوە لە خەڵکی و کەمی باوەڕ بەخۆبوون و هەستکردنی بە غەریبی خەمێکی بەردەوام و زۆر هەندێک هۆن کە دەبنە هۆی لە ڕادەبەدەر بەکارهێنانی مادەی بێهۆشکەر. لەبەر ئەو گۆڕانە ئابووریە بەپەلەیەی کۆمەلگا پەیوەندی خزمەکان پچڕایە لە نێوان خەڵکی و ژیانیان بۆتە ژیانێکی گۆشەگیر. هەستکردن بە غەریبی ئەوەیە کەسێک بەردەوام هەست بە تەنیایی بکاتن، ئەوەش لە کوردستان زۆر بڵاو بوویتەوە و ژمارەی زۆر خەڵکی تووشی ئەو هەستە بووینە. زۆر جار یەکێک لەو هۆیانەی سەرەوە وەدەکاتن بە دوای ڕێگەیەکی دیدا بگەڕێن بۆ ئەوەی خۆیان لەبیر بکەن. چێ دەڵێ ئەوە نووسینێکی ئەکادیمیە یان کێشەی چییە ئەو نووسینە؟ زۆر باشە، نووسینێکی ئەکادیمی نییە. کاکشکار دەڵێ پەیمان دەڵێ لە ڕووی زمانەوانی کێشەی زۆری هەیە، پاش و پێشی تێدایە. نەخێر، زمانی نووسینەکە شەهێن دەڵێ فەرمی نییە. دکتۆر تارا دەڵێ نابێت بنووسین بۆ لە نووسینی ئەکادیمی، دەبێ بڵێن بۆ چی. نەخێر، ئەکادیمی نییە. زۆر باشە، کەواتە بە ئاسانی دەتوانین نووسینی ئەکادیمی لەگەڵ نووسینی نا ئەکادیمی جیا بکەینەوە، بەڵام لەسەر چ بنەمایە. هەندێکتان باس کرد زۆر گرنگە، نەخێر ئەکادیمی نییە، بازاڕیە. ئەوە دارین وا دەڵێ. سوهام دەڵێ غەڵەتی ڕێزمانی تێدایە، شێوەزاری تایبەتی بەکار هاتووە. زەینەب دەڵێ زۆر باشە. تێکەڵاوە، مادی دەڵێ تێگەیشتنی زەحمەتە. مامۆستا سوهام هەڵەی ڕێزمانی زۆر تێدایە. کەواتە کێشەی هەیە ئەو نووسینە، ناتوانین بڵێن نووسینێکی ئەکادیمیە لەسەر بنەمای چەند خاڵێ. ئێستا هەوڵ دەدەین ئەو نووسینە بە شێوەیەکی تر کاتە لە ڕووی وشەیە و هەڵبژاردننی وشەکان کێشەی هەیە، لە ڕووی داڕشتنی ڕستەکان کێشەی هەیە، لە ڕووی پەرەگرافەوە تەماشاکە هەر هەمووی یەک پەرەگرافە. بخۆی پەرەگراف دەبێ هەر پەرەگرافێک باس لە بابەتێک بکە، ئەو چەند بابەتێک کە تێکەڵە لە یەک پەرەگرافدا. شێوازی نووسینیشی جیاواز. ئەگەر بین بمانەوێت ئەو تێکستە یان ئەو ناوەرۆکە بە شێوەیەکی ئەکادیمی دەرببڕێن، ڕەنگە بەو شێوەیە لێبێت. بۆ نمونە هۆکارەکانی پەنابردن بۆ مادەی هۆشبەر، ئەوە ببێتە ناونیشانەکەیان. دەکرێت وشەی چین لە کۆتایی زیادکەی هۆکارەکانی پەنابردن بۆ مادەی هۆشبەر چین. زانە بەو شێوەیە. بە پێی بۆ چوونی ئازاد لە ساڵی 2020 هۆکارەکان زۆرن و پشت دەبەستن بە وڵات و کللتور و تاکەکان، بەڵام لە خوارەوە گرنگترین هۆکارەکانیش دەخەینە ڕوو. بەشە ئەوە پەرەگرافێکە. ئێستا هاتی ئەوانەت بە خاڵ دیاری کردووە. گۆشەگیری و نەمانی متمانە، نامۆبوون و خەمۆچی، سێ فاکتەری سەرەکین کە بە شێوەیەکی سەرەکی زۆر ترسناک ڕۆڵیان هەیە لە ئاڵوودەبوون بە مادەی هۆشبەر. بێگومان کۆمەلگای ئێمە بەهۆی ئەو گۆڕانە ئابووریە خێرایە وای کردووە زۆر لە تاکەکان پەیوەندی خزمەتیان پچڕاندووە و ژیانیان بۆتە گیانێکی گۆشەگیر. سیرکە بە خاڵ هاتیە سەرەوە، ئەوانەی ترش شتڕێک خستووە پەرەگراف یان خاڵ ڕوونت کردێتەوە، دوایی دەی وەکو کورتێک دەڵێ هەرچەندە ئەو هۆکارانەی سەرەوە بە چەندین توێژینەوەی زانستی پشتڕاست کراونەتەوە، بەڵام یەکێک لە گریمانەکانی ئەو دراسەیە بریتە لە بۆ نمونە بەو شێوەیە باسێت. ئێستا چەند کەس لەگەڵ ئەوەیە کە ئەوەی دووەم زۆر ئەکادیمی ترە لەوەی یەکەم و لەبەرچی ئەو نووسینەی دووەم پێت وایە ئەکادیمی ترە لەوەی یەکەم یان نە؟ ئەگەر لە چات بنووسی زۆر باشە، هۆکارەکەش بنووسی. کاک بەختیار نووسیتی پاڵپشت نەکرای بەسەر چاوەی زانست و بەس ئەوە پێشترەیە. یەکێک لە خاڵەکان خاڵبەندیە.
زۆر باشە کاتە نیشانەکانی خاڵبەندی بەکارهاتووە بەڵێ ئەکادیمی ترە شەهێن دەڵێ دکتۆر تارە دەڵێ تا ڕادەیەک بەڵێ چونکە سەرچاوی تێدا بەکارهاتیە شەهێن دەڵێ بەڵێ بە تایبەتی لە ڕووی وشەکانەوە دارین دەڵێ بەڵێ قسەکانی خاڵە گرنگەکان سوهام دەڵێ زۆر وازەحە بە بەڵگەوە قسە دەکات تا ڕادەیەک دانا ئەحمەد دەڵێ کاتە بزانە نووسینی ئەکادیمی چۆن دەناسرێتەوە پاڵپشتێکت هەیە کە سەرچاوەیە ڕستە سازی تێدا ڕەچاو کراوە وشەکانی هەڵبژێردراون وشەی فەرمین ناوچەی کەواتە ئێستا دەتوانین ئاسانتر نووسینێکی ئەکادیمی لە نووسینی نا ئەکادیمی جیا بکەینەوە بابێن بزانین پێداویستەکانی چین ئەوە وەکو نمونەیە بوو ئێستا دێین خاڵ بە خاڵ لەوانە باسییان بکەین یەک پێویستت بە داتا و بەڵگە هەیە بۆ پشتڕاستکردنەوەی وتە و بۆ چوونەکان لە نووسینی ئەکادیمی ناکرێ بەس بڵێ واو بوو واچوو دەبێ بەڵگەت هەبێ دەبێ داتات هەبێ دەبێ سەرچاوە بەکاربێنی دەبێت قسەی کەسانی تر وتەی کەسانی تریش بەکاربێنێ بۆ ئەوەی پاڵپشتی بۆ چوونەکان و وتەکانت بکەن پێویستە وەکو گوتم بۆ چینی نووسەر و توێژەری تریش بەکاربێنێ ناکرێ خۆ تەنها بخۆت لەو بوارە حساب بکەیت دەبێ حساب بۆ ئەوانی تر بکەیت دیمەنخان دەڵێ بەڵێ ئەکادیمی ترە چونکە ورترە و لێکدراوە و ڕێکخراوە تەواوە ئەو تایبەتمەندیانەی کە پێشتر باسمان کرد تێدا زۆر باشە پرۆسەی نووسین گوتمان زمان و شێواز وەردەگرین ئێمە ئەگەنا پرۆسەی نووسین زیاترە بۆ نووسینی ئەکادیمی باز لە زمان و لە شێواز دەکەین بەرهەمی ئەکادیمی بە تایبەتمەندی گشتی هەیە پێویستە با بڵێن بە شێوەی خودیە یان ڕێو شوێنەکانە یان ڕێبازەکانی دیارن ئێستا دێن باس لە پێداویستەکان دەکەی بە تایبەتی دەبێت چی بکەین و چی نەکەین بەڵام مەبەستمە بوو باز لە پرۆسەی نووسینی ئەکادیمی دەکەیت بە تایبەتی لە ڕووی زمان و لە ڕووی شێوازەوە ئێستا ئەوە دووس ئەوانەی کە بکەکان یان دەبێ بیکەین یان باشترە بیکەین لە ڕووی وشەوە پێویستە وشەی فەرمی بن پێویستە وشەکان ڕوون بن پێویستە وشە و دەستەواژەکان تایبەت بن بەو بوارە لە بوارێکی پزیشکی من ناتوانم وشەی گشتی بەکاربێن لە بواری ئەندازیاری دەبێ دەستەواژەی تایبەت بە خۆیان بەکاربێن لە بواری یاسایی دەبێ دەستەواژەی تایبەت بە خۆیان بەکاربێ کاتە وشەکان دەبێ فەرمی بن دەبێ ڕوون بن واتاکانیان نەکسەر لە شێوان دروست بکە و دەبێت تایبەت بن بەو بوارە دوای ئەوە جێگیری لە بەکارهێنانی وشە و دەستەواژە ناکرێتەوە لە شوێنێک مادەی هۆشبەر بەکاربێنی لە شوێنێکی تر مادەی بێ هۆشکەر بەکاربێنی لە شوێنێکی تر بابەتی تر بەکاربێن کەواتە دەبێت جێگیری هەبێت لە بەکارهێنانی وشە و دەستەواژەکان ناکرێت بە کەیفی خۆت دەستەواژەکان بگۆڕی جارێک من بڵێم یاسا جارێک بڵێم ڕێسا جارێک بڵێم یاسا و ڕێسا جارێک بڵێم ئەتوانە هەر یەکە جیاوازی خۆیە جارێک بڵێم ڕێنمایی جارێک بڵێم سیستەم یان نظام ئەوانە هەر یەکە تایبەتمەندی خۆی هەیە لە هەموو بوارێک وشەی تایبەت هەن دەستەواژەی تایبەت هەن پێویستە ئەوە بەکار بهێن لە ڕووی وشەوە دەستەواژەی پێکبەستنەوەی ڕستە ئەو وشانەی بۆ نمونە تۆ کۆمەڵێک ڕستەت هەیە خۆ ناکرێت ڕستەیەک تەواو بکەیت نقطە با بڵێن خاڵێک دابنێ ڕستەی دووەم دەست پێ بکەیت دوای خاڵێکی تر ڕستەی سێم دەست پێ بکەیت دوای خاڵ پێویستە ئەو وشانەی کە بەکاردێ ئەو دەستەواژانەی کە بەکاردێ لە نێوان گواستنەوەی لە ڕستەیەک بۆ ڕستەیەکی تر بۆ نمونە سەرباری ئەوەش بۆ نمونە لەگەڵ ئەوەشدا بۆ نمونە هەروەها زۆر جار ئەو وشانە بەکاردێ هەندێک جار وشەی بەڵام زۆر جار بۆ بەستنەوەی ڕستەکان بەتایبەتی ڕستە دژیەکەکان بەکاردێ کەواتە ئەو دەستەواژانەی کە بەکاردەهێنرێن بۆ پێکبەستنەوەی ڕستە جیاوازەکانی نێو پەرەگرافێکیش دەبێت لە نووسینی ئەکادیمی بوونیان هەبێت ئەوە لەناو یەک پەرەگراف بوو هەندێک دەستەواژەی تایبەت هەن بۆ گواستنەوە لە پەرەگرافێک بۆ پەرەگرافێکی تر بە تایبەتی با بڵێن ئەگەر بابەتی یان بیرۆکەی پەرەگرافەکان لێکجیا بوون دژیەک بوون یان تەواوکەری یەک بوون ئەوانەش هەمووی دەستەواژەی تایبەت بە خۆیان هەیە کە ئەمانە بەشێکن لە پێکهاتە و پێداویستەکانی
نووسینی ئەکادیمی لە بەشی وشە یان وشە ساز بۆ نمونە دەکرێت تۆ هەندێک وشت هەبێ کە زۆر بەکار بێن لە نووسینی ئەکادیمی بۆ نمونە ئەگەر سەیری دەستە چەپ بکەیت ئەو گروپی یەکەم گروپ دانراوە بەڵام دەکرێت بۆ نمونە شیکردنەوە بەکار بێ لێ توێژینەوە یان لێ کۆڵینەوە یان هەندێک جار لە ڕاگەیاندن دەڵێن بنکۆڵکاری بەکاردێ زۆر جار ئەو وشانە بەکاردێ ئەگەر تەمەشای بکەی هەرێک لەوانە مەجموعەیەک خاڵی لەخۆ گرتووە ینی ئەنجامەکان وا پیشان دەدەن ئەنجامەکان ئەوە دەردەخەن ئەنجامەکان ئەوە پشت ڕاست دەکەنەوە سیرکە ئەوانە وشەی ئەکادیمین کە دەکرێت سوودیان لێ ببینی لە کاتی نووسینی بەرهەمە ئەکادیمیەکاندا ئەوە لە ڕووی وشەوە پێویستە وشەکانمان ئەو تایبەتمەندیانەی تێدابی کە بەکاری دێن لە ڕووی ڕستەوە ناکرێ یەک جۆری ڕستە بێ لە ناو نووسینی ئەکادیمی نابێ تەنها ڕستەی سادە بێ دەبێ هەندێک لە ڕستەکان سادە بن هەندێک لە ڕستەکان لێکدراو بن هەندێک لە ڕستەکان ئالۆز بن بەستنەوەیان بەیەکەوە ناشکرێ هەر هەمووی ئالۆز بێ هیچ ڕستەی سادەی تێدا نەبێ چونکە بەڕاستی ئەوە دەبێتەوە سەر لێ شێوانی خوێنەرکەواتە ڕستەکان دەبێ هەمە جۆر و فرەجۆر بن لە ڕووی پێک هاتەوە ڕستەکان دیسان بەدەستەواژەی گونجاو بەسترابنەوە بە یەکتر خاڵبەندی گونجاو بەکاربهێنرێ لە کۆتایی ڕستەکان یان لە ناو ڕستەکان ئێمە بەداخەوە زۆر جار ئەو کێشەیەکی زۆرمان هەیە لە خاڵبەندی لەگەڵ ڕستەی دوور و درێژ کە دوای دێنە سەری ڕستەی وامان هەیە یەک پەرەگرافە بۆ خۆی ئەوجا خوێنەر لە ناوی بزر دەبێت نازانێ کامە بکەرە کامە بەرکارە کامەی لەگەڵ یەکتر دەگونجێ ناگونجێ ئەوانە بەڕاستی هەمووی پێویستە ڕەچاو بکرێن لە کاتی نووسینی ئەکادیمی خاڵبەندی زۆر گرنگە یەکگرتووی دەمکاتەکان زەمانەکان زۆر جارێک لە کێشە باوەکانی نووسینی ئەکادیمی ئەوەیە لەبەرەوەی ڕستەکانمان زۆر ئاڵۆزە ڕستەکانمان زۆر دوور درێژە زەمانەکان تێکەڵ دەکەین لە سەرەتا بە ڕابردوو دەست پێ دەکەین دوای دەیکێنە ڕانەبردوو دوای دەیکێنە ڕابردوو تاو ئەوە دەدەین هەموو زەمانەکانی تێدا بێت کە ئەو باش نییە پێویستە لە نووسیندا نووسینی ئەکادیمی هەوڵ بدەیت یەک زەمان بەکاربینی بە تایبەتی بۆ نووسینی ئەکادیمی پێم باشە ڕانەبردووی سادە بەکاربێ ئیلا لە توێژینەوەکانی پێشوو ئەگەر باسی دراسات سابقە بکەیت ڕەنگە پێویست بکە ئەتۆ ڕابردوو بەکاربێنێ بەڕاستی بەڵام ئەوەش لە ڕووی ڕستەوە پێویستە ڕستەکانت هەمە جۆر بن پێک بەستنەوەیان بەدەستەواژەی گونجاو بێ خاڵبەندەکەی گونجاو بێ دوای ئەوەش زەمانەکە بەیەکگرتووی ئەگەر بە زەمانێک دەستت پێکرد بەوە بەردەوام بی ڕێککەوتن هەبێت لە نێوان بکەر و جێنا و ئامرازەکان زۆر جار ئەو کێشەیە دێتە پێشێ نووسینی ئەکادیمی خاڵێکی تری هەیە لە ڕووی ڕستەوە ئەویش مەبنی المەجهولە بکەر نادیار ئەو شێوازە زۆر بەکاردێن نەک بکەر دیاریان مەبنی المعلومیان ئەکتیڤ لێرە پاسیڤ بەکاردێ پاسیڤ زۆر بەکاردێ لە نووسینی ئەکادیمی هەتا خۆمان بپارێزین لە بەکارهێنانی جێناوە کەسیەکانیش ئەواتە بکەر نادیار یەکێکە لە تایبەتمەندیەکانی ڕستە لە نووسینی ئەکادیمی ئەوە لە ڕووی ڕستەوە لە ڕووی وشە باسمان کرد لە ڕووی ڕستەشەوە باسمان کرد ستا دێن لە ڕووی پەرەگرافیشەوە باز دەکەین پەرەگرافەکانی نووسینی ئەکادیمی دەبێت چۆن بن ئەوانیش دەبێت پەرەگراف بۆ خۆی بە شێوەیەکی گشتی بیرۆکەی سەرەکی تیمەکەی ئەو تێمایە مەبەستم بیرۆکەی سەرەکیە کە دەبێت لە سەرەتاوێ هیچ مەجالی تێدانە هەموو پەرەگرافەکان دوایە دوای ئەوە ڕستەکانی پاڵپشتی بۆ بیرۆکەی سەرەکی کە ئایا بەڵگەیە زانیاریە ڕەئی کەسێکی ترە کە پاڵپشتی بیرۆکە سەرەکیەکە دەکات پاشی ئەوەش دەبێت پێویستت بە ڕوونکردنەوەی زیاترە بۆ ئەوەی بێ ئەو بیرۆکە سەرەکی پەرەگرافەکە سەرەتا باشت کردووە بیسەلمێنی سەلماندنەکە ڕەنگە پێویستی بە چەند پەرەگرافێک هەبێ مەرج نییە لە هەمان پەرەگراف وەڵام بدرێتەوە ڕستەی پوختە پەرەگرافەکان پوخت مەبەستمانەوە بوو کە لە ڕووی ڕێزمان و خاڵبەندی و یەکگرتووی و ڕوونی وردی ئەمانە هەمووی سیفاتەکان گواستنەوەی گونجاو لە نێوان پەرەگرافێک بۆ پەرەگرافێک دەستەواژەی تایبەت هەن بۆ نمونە سەرباری ئەو هۆکارانەی سەرەوەش بۆ نمونە دەڵێ لەلایەکی ترەوە عادەتەن کە مەبەستەکە یان
ئیتیجاهی ئاراستەی بیرکردنەوەکان دەگۆڕێ بە شێوەی پێچەوانە. دەستەواژەکانی گواستنەوە لە نێوان پەرەگراف و پەرەگراف جیاوازە. دەستەواژەکانی گواستنەوە لە نێوان ڕستەیەک بۆ ڕستەیەک لە نێو یەک پەرەگرافدا. کەواتە ئەگەر ئەو ڕسمەت لەبیر بێتەوە تەمەشاکە ئەگەر بەشەکانی پەرەگراف بێت کە بەڕێزێک وای گوت سەرەتا تۆپیک سنتنس واتە ڕستەی بیرۆکە سەرچێکە، دوای ئەوە دەی هەندێک وردەکاری دەدەیت بۆ ئەوەی پاڵپشتی ئەو بیرۆکەیە بکە تا دەی سەلمێنی، لە کۆتاییشدا وەکو پوختەیەک دووبارە دەکەوە لە ئەنجامدا وەکو ڕستەی پوختە یان concluding sentence. ئەمانە هەندێک دەستەواژن کە بەکاردێن بۆ بەستانە. لە ڕووی بەشەکانیشەوە نووسینی ئەکادمی تایبەتمەندی خۆی هەیە. مەسەلەن گوتمان چەند بەشێکە، عادەتەن نووسینی ئەکادمی پێشەچی هەیە، دوای ئەوە بەدی هەیە یان هەیکەلی هەیە، دوای ئەوە خاتمەی هەیە یان ئەنجامی هەیە. ئەم بەشانە دەبێت بە شێوەیەکی گونجاو ڕێک خرابن بە جێرەی جۆری نووسینەکە، بە جێرەی پسپۆڕیەکە، لە پسپۆڕیەک بۆ پسپۆڕیەک وەکو گوتمان دەگۆڕێتن. ئەگەر وتار بێ جیاوازە، ئەگەر توێژینەوە بێ جیاوازە، ئەگەر نامەی ماستەر بێ جیاوازە، لە نووسین پەرەگراف بێ یان خاڵ بێ باشترە. بۆ نمونە لە بابەتی پەروەردەی عامر یان ئەمیر، نازام ناوەکە چۆنە، بەڕاستی دەوێتێتە سەر جۆری نووسینەکەت. نووسینەکەت وتارێکی پەروەردەیە یان توێژینەوەیە یان پرۆژەیەکە لە بەردەستە. ئەگەر وتارە بەڕای من فەرق ناکە خاڵ بێیان پەرەگراف بێ، بەڵام ئەگەر توێژنەوەی ئەکادمیە ڕاپۆرتێکە مامۆستات داوای کردو، پرۆژەیەکە بۆ زانکۆتە بۆ مشریفەکەتە، پێویستە بە شێوەی پەرەگراف بێ ڕێک خرابێ مامۆستا. زۆر باشە. نامەی ماستەر بێ، تێجی دکتۆرا بێ، وەکو گوتمان بەشەکانی جیاوازن، هەر زانکۆیەکیش ڕەنگە جیاواز بێ. ئەو گۆڤار و ئەو دەستگایانەی بڵاوکردنەوەش ڕەنگە تایبەتمەندی خۆیان هەبێ لە ڕووی ڕێکخستنی بەشەکانەوە. بۆیە بۆ بەشەکانی نووسینی ئەکادمی پێویستە ڕەچاوی ئەو پێداویستیانە بکەیت کە ئەو شوێنی بڵاوکردنەوەیە، کە ئەو گۆڤارە، کە ئەو بەشەی کە تێدای، ئەو پسپۆڕەیە کە تێدای داوای دەکات. کاتە ئەگەر مەقالەیەک بێ جیاوازە، ئەگەر توێژینەوەیەک بێ جیاوازە. لە ڕووی ڕێکخستنەوە ئەوە بەشەکان بوون. ئەو جارە ڕێکخستن وەکو گوتمان دیسان بە جوێرەی جۆری نووسین و پسپۆڕیەکە دەگۆڕێ، وەکو ئانەی پێشوو دیسان باسمان کرد. ڕیزبەندی بەشەکانی نووسین دەکرێت لە پسپۆڕیەک بۆ پسپۆڕیەک. بۆ نمونە نامەی ماستەر هەیە لە بواری پراکتیکی کە پێویستی بەوەیە جگە لە بابەتی پێشەچی یان ئینترۆدەکشن پێویستت بە بەشێک دەبێ تایبەت بە پاشخانی تیۆری، دوای ئەوە توێژینەوەکانی پێشوو، پاشان بەشێکت پێویستە یان فەسلێکت پێویستە کە تایبەت بێ بە مێتۆدۆلۆجی، واتە ڕێو شوێنی ئەنجامدانی توێژینەوەکە، کە ئەوە زیاتر لە بابەتە پراکتیکەکان پێویستە. بۆ بابەتە تیۆریەکان ڕەنگە پێویستت بەو بەشە نەبێت. بۆیە گوتمان ڕێکخستنی بەشەکان بە جێرەی نووسین و بە جێرەی جۆری نووسین و پسپۆڕیەکەت دەگۆڕێت. هەندێک خاڵ هەیە پێویستە خۆمان بە دوور بگرین، ئەوانە بکەکان بوون، دووز، بەڵام ئێستا دۆنز. پێویستە چی نەکرێت لە نووسینی ئەکادمی؟ ئەگەر بەڕێزان هەندێک شت لە چاتەکە بنووسن هەتا بێزار نەبن. ئەدی بڤەکان چییە؟ چ نەکرێت لەبێ چ شتێک نەکرێت لە نووسینی ئەکادمی؟ ئەگەر لە چات بینووسن زۆر باشە. ئەوسەشەوە بۆ دەڵێ دەتوانین ئەمانە لە نووسینی داڕشتنیشدا سوودی لێوەربگرن. ڕاستە وەکو گوتمان نووسین هەمان پرۆسەیە بە هەندێک تایبەتمەندی بۆ نووسینی ئەکادمی. بڤەکان چین؟ دەبێت چی نەکرێت لە نووسینی ئەکادمی؟ ئەگەر بەڕێزان هەرێکە لای خۆت ئەگەر شتێک لە خەیاڵە، بۆ نمونە دەڵێ وشەکان زۆر دووبارە نەبێتەوە، دەڵێ ئەو بکانە عکس بکەیەوە، وشەی نادیار و غامز محەممەد فەخرەدین. پەیمان دەڵێ خیانەتی زانستی تەواوە، واتە دزی ئەدەبی، لایەنگیری تێدان نەبێ بۆ لایەنێ، خۆ بە دوورگرتن لە پلەیجەریزم. بەختیار عەبدوڵڵا دەڵێ شاهێنش هەر پلەیجەریزمە. دووبارە بوونەوەی وشەکان دەبێ خۆمان بە دوور بگرین لەوە.
زۆر باشە یارێن وای نووسە چیتر بێلایەنی شەو بۆ باس دەکە زۆر وەرگرتنی ژێکەکە لە خاڵەکە ناکرێت و هەموو شتەکانت وەرگرتی بی لە کەسانی تر ئەدی قسەی خۆت ئەوەش زۆر وایە بەڕێزێک ناوی دەرنەچۆ بەڵام درێژە پێدانی زیاد لە پێویست ئەوە زۆر باشە دارین باسی ئەوە دەکەین کە شتێک نەبێت و نووسیتت سدق و ڕاستی دەبێ هەبێ ئەوان ئەمە دەمانێت شتێک کە نەبێت سا درێژە پێدان نییە سۆز و عاتیفە هێرە دەڵێت تەواوە پڕکردنەوە واتە حەش و محەممەد فەخرەدین زۆر تەواوە ناکرێت بەس لە بۆرێ عەدەدی لاپەڕەکانت زۆر بێت و هەر دووبارە و چەند بارەی بکەوە دووبارە بوونەوە کاروان وشەی لاواز و بازاڕی سیهام دەڵێ خەیاڵی نەبێت زۆر باشە ئێستا باسی هەندێک شت دەکەین تەواوە دارین ئەوانە هەبێ ئەمە باز لەوە دەکەین نەبێت چ شتێک نەبێت نەبوونی بیرۆکەی ئاڵۆز و ناڕۆن عایشە دەڵێ چێشەمان لە پارەفرەنسێ ئێستا دەگەینە سەری ئاکۆ دەڵێ نەنووسینی وشەی بازاڕی و لادان لە بابەتی سەرچی زۆر باش دەستان خۆشبی بە شێوەیەکی گشتی بڤەکان چەندن ئەوانش دەکرێت بەڕێزە گوتی ئەوانە پێچەوانە بکەوە ببنە ئەوکو دەڵێ مەکەکانیان بڤەکانی نووسینی ئەکادمی ئێستا دێن باز دەکەین بەڵام زۆر گرنگە جێناوی کەسی بەکارنێ پرسنەل پرۆناون ئەوانی شخصیە بەکارێ ناڵێ من وام کردیان توێژەر وای کردیان گوتمان بکرد نادیار بەکاربێ ئەوە نابێ بەکاربهێنرێ لە نووسینی ئەکادمی ئەمر بەکار نایە دایرکتت وا بکە وا مەکە بەو شێوێ شتی نافەرمی نابێ بەکاربێ درێژدادڕی وێردینێس درێژدادڕی ینی وشە زۆری زۆر و بۆری دەستەواژەی ناڕوون نابێ و لەگەڵ ئەزمموی کەسی خۆت نابێت تێکەڵ بکەیت لەگەڵ نووسینە ئەکادمیەکە ئەزمموی کەسی خۆت تێکەڵ مەکە لەگەڵ نووسینی ئەکادمی زۆر باشە ئێستا دێن خاڵ بە خاڵ باسی دەکەینەوە ئەوانش کە باسمان کرد دۆنتس واتە بڤەکان وەکو گوتمان وشەکاری لە ڕووی وشەکاریەوە پێویستە وشەی ناوچەیی یان سنووردار بەکار نهێنین چونکە دەبێتە هۆی ڕەنگە هەڵە تێگەیشتن یان تێنەگەیشتنی تەواو لە بابەتەکە وشەی دوور لە پسپۆڕی بەکار نێنین ناکرێت تۆ وشێک بەکاربیێنی لە پزیشکیدا کە لەو بوارە بەکارنێ وشێک بەکاربێ لە پەروەردەییدا تۆ بچی لە شوێنێکتر بەکاربیێنی ئاوەڵناوی وەسپی زۆر جار نووسەرەکان بە تایبەتی توێژەرە گەنجەکان تووشیەوە دەبن زۆر جار وەسپی با بڵێن ئیشەکەی خۆیان دەکەن ئەگەر بە تایبەتی لە کاتێک کە باز لە بایەخی توێژینەوە یان بایەخی ئەو نووسینە دەکەن ناکرێت و حکم بدەیت ناکرێت وەسپی ئیشەکە بکەیت لێ بگەڕێ ئەوە بە خوێنەر وەسپەکە بکاتە ئەنجام نەک ئەتۆ وەسپی بکەیت وشەی فرەواتە زۆر جار دەستەواژەک هەیە وشەک هەیە چەندین مانای هەیە ڕەنگە ئەوە ببێتە هۆی هەڵە تێگەیشتن یان ببێتە هۆی تێکدانی پەیامەکە و نەگەیشتنی پەیامەکەت بە شێوەی گونجاو بۆ خوێنەرەکان بۆیە دەبێ خۆت لە وشەی فرەواتە ئەوەی معنای زۆرە بپارێزی جێناوی کەسیەکەم وەکو گوتمان من یان توێژینەوەکەم لە توێژینەوەکەمدا باسی ئەوە دەکەین بەو شێوەیە هەندێک جار کۆیەکەش بەکاردێ لە توێژینەوەکەماندا بەڵام ئەوەش هەر زۆر وانە باشترە بکرد نادیار بەکاربهێنرێ لە ڕووی وشەوە لە ڕووی ڕستەوە نابێ ڕستەکان درێژ و بێسەروبەر بن مەبەستمان درێژ و بێسەروبەرەوەی کە ڕستە درێژ بوو زەمانەکان تێکەڵ دەبن کە ڕستە درێژ بوو نەگونجان ڕوودەدات لە نێوان بکەر و بەرکار و ئەو ڕاناوانەی کە پێویستن لەگەڵی بێ وەکو دەڵێ سەرداوەکەت لە دەست دەردەچی ڕەنگە پەیامەکەشت نەگاوە ڕاستی یان خاڵبەندی بەکو پێویست بەکارنێن زۆر جاریش هەندێک جار پێمان وایە ڕستەی کورتیش باشە بەڵام ئەوە جوانیە نابێ ڕستەی کورت و بێزارکەریش زۆر هەبێ لە نووسینی ئەکادمی هەر بڵێ مەسەلەن ئەوە وا بوو ئەوە واچوو ئەوە وای کرد ئەوە وای لە ئەوە
بەداخەوە هەندێک جار لە نووسینی پشتۆڕێ زانستیەکان کاتێک کە دێتن لە بۆمە بۆی پێداچنەوەی زمانی بکەین ئەو حاڵەتە زۆرە ڕستەکانە ڕاستە دەستەواژەکانی خۆیان بەڵام زۆر بە کورتی دادنێن و دەستنە ڕستەیتر دادنێن و دەستنە ڕستەیتر ینی پێکبەستنەوەی زۆر کەمە ئەوەش یەک لە بڤەکانە کە کاریگەری نەرێنی لەسەر نووسینە ئەکادیمیەکە دەکە یەک جۆری نابێ یەک جۆر ڕستە شەوێ وەکو پێشتریش باسمان کرد وتمان دەبێت فرە جۆر و هەمە چەشن بن گۆڕینی دەم کاتەکان باسمان کرد کە گوتمان نابێت زەمانەکان گۆڕانکاری بەسەرداوێ و تایبەتی لە ناو یەک پەرەگراف لە ناو دوو ڕستەی یەک لە دوایەکدا نەبوونی ڕێککەوتن لە نێوان بکەر و بەرکار و کار تاکو جووت نێرومێ زۆرجار لەو زمانانەی کە گرنگی هەیە نێرومێ لەو زمانانەی کە تاکو جووت زۆرجار ئیشکال دروست دەکا بۆیە لە ڕستە سازیدا پێویستە ئەوانە خۆمان بە دوور بگرین لەو شتانە ڕەن ئۆن سنتەنس واتە ڕستەی دوور و درێژ دادڕ ڕستەی زۆر هەندێک جار ڕێک ڕستەیە یەک پەرەگرافی کاملی گرتیە و لە ئاخیری یەک نقطە دانرایە کە ئەوە بەڕاستی سەر لە شێوانێکی زۆر دروست دەکا لە بۆ خوێنە هەندێک ڕستە هەیە زۆر دوور و درێژە هەندێکی باشە هەندێکی پارچە ڕستەیە نا بەو شێوەیە بێ کەواتە وەسەتەکە هەڵبژێری ڕەنگە زۆر باش دەبێت نە زۆر درێژدا دڕبی نە زۆر کورتیش ببێتە پارچە ڕستە یان ڕستەی ناتەوا و یان ڕستەی کورتی بێزار کرد لە ڕووی پەرەگرافیشەوە نابێ زۆر درێژ بێ بۆ نمونە لاپەڕەیەک زیاتر یەک پەرەگراف بێ تۆ ناکرێ وەکو گوتمان هەر پەرەگرافێک باز بە بیرۆکەیەک دەکات زۆر جاروا هەبووە ئێمە هەتا کتێبیشمان خوێندەوە یان ئەو نووسینی ئەکادمی هەرچەندە کتێب دەبێتە دوو جۆر هەیە ئەکادمی هەیە نا ئەکادمیە بۆ کتێبی ئەدەبی ڕەنگە شتێک جیاواز بێ لە کتێبی زانستی بەڵام نابێ پەرەگرافەکانش هێندە درێژ بن لە لاپەڕەیە کتێبەڕێ بچێتە لاپەڕەی دواتر ینی بە یەک پەرەگراف نەک مەبەستم پەرەگرافێک لە کۆتایی دەستت پێ کردووە تەکمیلەکەی لە لاپەڕەی دواترە مەبەستمەوە نیە مەبەستم یەک پەرەگرافی درێژ ئەوە بڤەیە لە نووسینی ئەکادمیدا پەرەگرافی زۆر کورتیش زۆر بێزارکەرە بۆ نمونە هەندێک جار تەنها یەک ڕستە یان ڕستە کونیوە دەبێتە پەرەگرافێک ئەوەش زۆر باش نییە بۆ نووسینی ئەکادمی بوونی زیاتر لە یەک یان چەندین بیرۆکە لە هەمان پەرەگراف وەڕێزان ئەو خەڵەلە زۆر گەورەیە زۆر جار پەرەگرافەکان چەندین بیرۆکەی تێدایە بۆیە دەکرێت بکرێنە چەند پەرەگرافێکی کورت بەڵام نەک زۆر کورتی یەک ڕستەی یان ڕستە و نیم گۆڕینی زەمانەکان ئەوەش یەک لە بڤەکانە یەک لە کارە خراپەکانە کە ئەنجام دەدرێت نەبوونی ڕێککەوتن هاتینەوە سەر ئەوانە باسمان کرد بەو شێوەیە سیرکە ئەوە پیلی پێدرێن پیل وەکو کورتکراوە بە مانای سپیکردن بێ بەڵام هەر پیتێک لەوانە مانایەکی هەیە بۆ ئەوەی پێکهاتەی پەرەگرافێکرد باش بێت یەکەم پۆینت واتە خاڵە گرنگەکە چییە وەکو گوتمان بیرۆکە سەرچەکە دوایەوە evidence and explanation بەڵگە و ڕوونکردنەوە چییە پاشان هەڵسەنگاندن توێژینەوەکە دوایەوە لینکی دەکەی ینی دەیبەستیەوە بە پەرەگراف پێش خۆی بە تیمە ڕئیسیەکە بە پەرەگرافی دوای خۆی ئەوە ئەگەر ئەو چوار خاڵە لە ڕەچاو بکەیت پەرەگرافەکانت کێشەیان نابێت یەکێک لە بڤەکانی تر بەشەکانە وەکو گوتمان نەبوونی بەشی پێویست بۆ نمونە وەکو گوتمان ئەگەر نووسینێکی ئەکادمی لە بابەتی کردداری یان بابەتی ئیحسائیە یان بابەتێکی پەروەردەیی کردەیە دەبێت تو باس لە مەتەدۆڵۆجی بکەیت دەبێت بەشێکت هەبێ پەیوەست بێ بە لایەنە ئاماریەکە کە چیت بەکارێناوە چه هاوچێشەیەک چه سیستەمێک یان چ پرۆگرام و سۆفتوێرێک بەکاردێنی ئەوانە دەبێت پێش لایەنە عملیەکە ئەوانە ڕوون بکەوە کەواتە بەشە پێویستەکان ئەگەر نەبوون ئەوە یەکێک لە نەقسەکانە یەکێک لە کەم و کوتەکانە هەندێک زار بەشی زیادەمان لە هەندێک توێژینەوە لە هەندێک نووسینی ئەکادمی پێویستت بە ڕەنگە پێویستت بە دراسەت سابقە نەوێت بەڵام دایدنێ ڕەنگە پێویستت بە پێناسە نەبێ بەڵام دایدنە ڕەنگە پێویستت بە ئامار نەبێیان ئامارەکە بە شێوەیەکتر کەواتە نەبوونی بەشی پێویست و بوونی بەشی زیادە وەکو یەک وایە خراپن هەردووچە وەکو گوتمان دەبێت بڕیار بدەیت کە چی لێ دەکەیت ڕێخستنەکان لە گونجانی شوێنی بەش زۆر جار وایە
لە نووسینی ئەکادمی بەشەکان پاش و پێش دەکرێت بەڕاستی ئەوەش دەبێت گرنگی تایبەتی پێ بدرێ وەکو گوتمان لە نووسینی ئەکادمیدا کەرەسەکان ڕەنگە وەکو نووسینی ئاسایی بن بەڵام ڕێخستنەکانی جیاواز دەبێت و ناکرێ بەشی پاشخانی تیۆری یان تیۆریتیکەل باگراوند یان خەلفیە نەظەریە ببیتە پاش مێتۆدۆلۆجی ببیتە پاش بەشەکانی تریان دەبێ هەرێکە ڕیزبەندی خۆی پێ بدرێت. هەندێک بڤەی گشتیشمان هەیە هەندێک خاڵی گشتیمان هەیە یەک ئاماژە نەکردن بە سەرچاوی تازە و باوەڕ پێکراو هەندێک نووسینی ئەکادمی هەیە ئاماژە بە سەرچاوە دەکات بەڵام سەرچاوەکانی هیچی جێ بتمانە و باوەڕ نییە و هیچی نوێشی تێدا نییە ئەگەر تۆ ئێستا نووسینێک دەکەی لە 2022 ناکرێ هەموو توێژینەوەکانت لە ساڵی 1990 تێنەپەڕێ ناکرێ توێژینەوەکانت هەر پشت بە ئینتەرنێت و بە ویکیپیدیا بۆ نەببەستێ بۆیە پێویستە ئاماژە بە سەرچاوی تازە و باوەڕبێکراو بکرێت کاتە ئاماژە نەکردن بە سەرچاوی تازە باوەڕ نەکرا ئەوەی ژێکەکە لە بڤەکان. نەبوونی پارەفرێز ئەگەر هەموو دووەرگرت بە ڕێزێک گوتی ئەگەر هەموو دووەرگرت لە سەرچاوەکان و بە شێوەی ڕاستەوخۆ وەکو دەقاودەقی ژوەرزگرت و ئاماژەت بە سەرچاوەکەت ئەوەش نابێتە شتێکی باش پێویستە پارەفرێزی بکەیت هەندێک جار داڕشتنەوە بە وشەی خۆت ئەوە ماندووبوون و جهدی توێژەرەکە دەردەخا نووسەرە ئەکادمیەکە دەردەخا دوای ئەوە باسی پارەفرێز دەکەم. هەند زۆر جار لە نووسینی ئەکادمی بەس دەبینین پشت دەبەسترێت بە سەرچاو و توێژەری تر هیچ قسەی خۆتی تێدا نییە دەبێ بۆ چوونی خۆت لەسەر بابەتەکە لەسەر بیرۆکەکە هەبێ من ناڵێم شتی شخصی خۆت باز بکە من دەڵم بۆ چوونی ئەکادمی خۆت لەسەر ئەو بابەتەی کە تۆ قستوتەبەر لێکۆڵینەوەی لەسەر دەکەیت بۆیە پێویستە باس لە بۆ چوونی خۆشت بکەیت نەبوونی ئارگومنتی خۆت تۆ دەبێ خۆشت یەکلا بکەی و لەگەڵ کامە لای زۆر جار لە بابەتێک لە بابەتە زانستیەکان ئەکادمیەکان پەروەردەیەکان ڕازیایی هەیە جیاوازی بۆ چوون هەیە ئەتۆ دەبێت لە کاتی نووسین خۆت بەلایەکدا بدەیت بڵێ ئەمن لەگەڵ ئەو ڕەئیم لەبەر ئەو بەڵگانە لەبەر ئەو زانیاریە پێویستانە لەبەر ئەو سەرچاوانە لەبەر ئەو شیکردنەوەانە کاتە دەبێ ئارگومنتی خۆشت هەبێ ئەتۆ لەگەڵ کامە ڕەئی متفقی ناکرێ هەر بڵێ فڵانکە زوا دەڵێ بەڵام ئەویدی ئەوها دەڵێ ئەدی ئەتو لە چێندەری لەو بینێ ئەتو لەگەڵ ئەوەی یەکەمی لەگەڵ ئەوەی دووەمی بۆ کاریشت چییە بۆ ئەو کاتە نەبوونی بۆ چوونی خۆت نەبوونی ئارگومنت ئەوانە بە حساب دەکرێن یان بە خاڵی نەرێنی حساب دەکرێن لە نووسینی ئەکادمی ئەگەر تۆزت باسی پارەفرێز بکەین لەبەر کاتەکە بەڕاستی زۆر گرنگە خەڵکێکی زۆریش کێشەی لێ هەیە پارەفرێز چییە؟ ئەما گەر بمانەوێت سوود لە سەرچاوەکانی تر وەربگرین چەند زۆرێکمانەیە وەرگرتنمانەیەوەتە خواستن ئیقتیباس وەکو خۆی بەبێ دەستکاری ئەو پارەفرێز نییە وەکو خۆی بەبێ دەستکاری پارەفرێز بە شێوەی خۆت بەڵام نابێ واتاکەی بگۆڕی بەس دەکرێت کورتتر بێت بە شێوەی خۆت دایدەڕێژی بەبێ گۆڕینی واتە و کورتتریشە کورتترە لە ئەسڵێکی شتێکت هەیە پوختەکردنەوە واتە سەمەری تەنها بیرۆکە سەرەکیەکان وەردەگری ئەوەشیان زۆر کورت و پوختە ئەوەش هەیە لە نووسینی ئەکادمی هەیە لە هەر سێ حاڵەتدا هەندێک جار هەڵە تێگەیشتن هەیە پێویستە ئاماژە بە سەرچاوە بکەیت هەندێک کەس وا تێگەیشتون ئەگەر پارەفرێز بکەن پێویست ناکە سەرچاوەکە بنووسن ئەگەر سەمەری بکەن یان پوختکردنەوە بکەن تەلخیسی بکەن پێویست ناکە سەرچاوە بنووسن نەخێر بەڕێزان لە هەر سێکی پێویستت بە پارەفرێز هەیە لە کۆتیشن لە پارەفرێز لە سەمەرایز لە هەر سێکیان پێویستمان بەوەیە پارەفرێز بکەین پارەفرێز وەکو پێناسە دەتوانین بڵێ واتە دووبارە داڕشتنەوەی ناوەڕۆک و واتای تێکستێک یان بەشێکی تێکستێک بە بەکارهێنانی وشە و دەستەواژەی جیاواز لە دەقی ئەسڵی ئەگەر دووبارە بیخوێننەوە لە بۆ خۆتان ئەوە پێناسەی پارەفرێزە دووبارە داڕشتنەوەی ناوەڕۆکی ناوەڕۆک و واتای تێکستێک یان بەشێکی تێکستێک
بە بەکارهێنانی وشە و دەستەواژەی جیاواز لە دەقی ئەسڵی. وابزانم ئێستا وازحە مەبەستمان چییە لە پارەفرێز. ئەخۆی زاراوەکە زاراوەکی لاتینیە پێستبوونیە بەس جۆری هەیە جۆرەکانی پارەفرێز. هەندێک پارەفرێز هەیە بە واستەی تەکنەلۆژیا ئێستا ئامرازی تەکنەلۆژی هات هەندێکی شەیە بە دەست و کەسی بە کەسی دەکرێت. ئەمن لەگەڵ تەکنەلۆژیاکە دەکرێت هاوکارت بێ بەڵام 100% پشت بەستن بە تەکنەلۆژیا بۆ پارەفرێزکردن بەڕاستی نابێتە هۆی پەرەپێدانی توانای پارەفرێزکردنی توێژەر و نووسەرەکانیەکان. بۆیە 100% لەگەڵ ئەوە نیم هەرچەند هەندێک ئامرازیشم داناوە لە بۆتان کە دەتوانن سوودی لێوەربگرن بەڵام ڕاستپاردەی ئەوە ناکەم کە تەنها پشت بە تەکنەلۆژیا بەستی بۆ پارەفرێزکردن چونکە توێژەر نووسەرەکە خۆی باشتر دەزانێت مەبەستی ئەو تێکستە چییە ئەو تووڵایان ئەو ئامرازە ناتان. پارەفرێز بە هاوکاری تەکنەلۆژیا ئێستا هەندێک خاڵ دادەنێم لێرە ئەوانە هەمویان کویلبۆتە پارەفرێزینگ ئۆنلاین، سپینەرشێف 6 سپینبۆت، دوپلین چێکر، دوپلی چێکر، گۆ پارەفرێز، SEO واگۆن ئەوانە هەمووی تووڵی ئەلکترۆنی پارەفرێز لە بۆ کەسان دەکەن. هەندێکی فریە هەندێکیشی بەپارەیە. وەکو گوتمە من لەگەڵەوە نیم 100% بەڵام ئەوانە دەبێ پێتان بڵێن کە ئەوانە هەن سپین ڕیرایتەر، کۆدەرتەک ئەوانە باشترین تووڵەکانن کە بەکار دێنرێن بۆ پارەفرێز بە شێوازی تەکنەلۆژیان بە هاوکاری تەکنەلۆژیا. ئەگەر سەیری ئەوە بکێ با بڵێن ئەوە هەر ڕسمەکەی یەکەمە نووسینی ئەکادمی لە چەند پەرگراف و لە چەند بەشێک پێک دێ کەواتە دەبێ بەشەکانیش هەموو ڕێک بکەون. هەندێک ڕێنوێنی گشتی هەیە کە دەیخەینە ڕوو ئەگەر پرسیارتان هەست بوو لەبە پارەفرێز دەتوانم وەڵام بدەمە بەس کاتەکەم وا خەریکە تەواو دەبێ بەڕاستی. ڕێنوێنی گشتی دەڵێن نووسینی ئەکادیمی ببورە بەس ئەوەش یەک لە سەرچاوی بە سوودەکانە لە بۆ کوردی ئەوانەی کە اختصاسیان کوردیە یان بە کوردی دەنووسن زۆر جار گلەی ئەوە دەکەن ئەو ئامرازانەی کە هەنا هەر لە بۆ ئینگلیزی و هەندێکی لە بۆ عەرەبی هەیە ئێستا ئەوەیان تازەیە لە بۆ کوردی لە هەنگاوەکانی سەرەتایە بەڕاستی بەڵام شتێکی زۆر باشە لە ڕووی خاڵبەندی و لە ڕووی ڕێنووسەوە یارمەتیت دەدا لە کوردیەکە. spell.kurdinus.com ئەوە ئەپلیکیشنێکە دەکرێت بچنە سەری سوودی لێ وەرگرن لە ڕووی خاڵبەندی و لە ڕووی ڕێنووسەوە لە بۆ تێکستە کوردیەکان بەکاردێن. ڕێنوێنی گشتی لە کۆتاییدا دەخەمەڕوو دەبێت لەوە تێبگەین نووسینی ئەکادمی بە تێپەڕبوونی کات ئەوش گۆڕانکاری بەسەردادێ وەکو هەر شتێکتر. نووسینی ئەکادمی چێژێکی تایبەتی هەیە وەکو زمانێکی نێودەوڵەتی وایە هەموو کەس دەتوانێت فێری بی ئەوە نییە بڵێ من ناتوانم. زمانێکی نێودەوڵەتیە دەکرێت فێری بی بە ڕاهێنان بە خوێندنەوە بە پراکتیزەکردن. وەک هەرا کارەمەیەکی تر ئەگەر فێری نووسینی ئەکادمی بی ئەوە هەرگیز لە بیری ناکەی وەکو مەلەوانی وەکو ئاژتنی پاسکیل یەک جار فێری دەبێت تەواو لە بیری ناکەی نووسینی ئەکادمی ئەو خاڵانە لە مێشکت دەمێنێتە. وەک هەر کار و پرۆسەیەکی تر نووسینی ئەکادمیش بنەمای تایبەتی خۆی هەیە وەکو ئەوانەی کە باسمان کرد. پارەفرێز دەتوانین بڵێن ڕێگایەکە لە خۆپاراستن لە دزی ئەدەبی ئەوەی برادران باسییان کرد مەسەلەی پلەیجەریزم پارەفرێز بکە ئاماژە بە سەرچاوە بکە ئەوە دوورت دەخاتەوە لە پارەفرێز. پارەفرێز کارێکی مەحاڵ نیە هەندێک کەس پێی وایە زۆر زەحمەتە بەڵام نەخێوانە ئەگەر ئیرادەت هەبێ ئەگەر ویستت هەبێ فێری دەبێت. هەندێک ڕاستپاردە لە بۆ بەش و کۆلیژ و زانکۆ پەیمانگاکان بەڕای من زیادکردنی بابەتی نووسینی ئەکادمی بۆ پرۆگرامەکانی خوێندن هەر یەک لە بواری پسپۆڕی خۆی بۆ قوتابیانی بەکەلۆنووسی خوێندی باڵا بەڕای من هەر بەشێک پێویستە ئەو بابەتە بخوێنێ بە تایبەتی پێویست بکرێ بە پسپۆڕیەکەی خۆی کە ئەگەر ئەوە پێداچنەوە بە پرۆگرامەکان بکرێ ئەگەر هەیە پێداچنەوەی پێویستە چکە دیارە یان پرۆگرامەکە سەرکەوتنیان ئەو کەسەی ئەو بابەتەی پێسپێرداوە بیڵێتەوە کەسێک نیە خۆی نووسەرێکی ئەکادمی. وتنەوەی ئەو بابەتە لەلایەن کەسانی شایستە سوود وەرگرتن لە توانای مۆعیدەکان بۆ هاوکاریکردنی مامۆستایانی بابەت ئەوە بەڕای من زۆر گرنگە. کردنەوەی خولی ڕاهێنانی بەردەوام و وەرکشۆپی کردداری سەبارەت بە نووسینی ئەکادمی بۆ مامۆستا و مۆعیدەکان
ئەوە هەندێک سەرچاوی ترن ئەوانە سوپاس بۆ جێگرتنتان لەبەر کاتەکە ڕادەوەستم تا بەشداربوانش بتوانن پرسیاری خۆیان بکەن ئەگەر نا لەسەر پارەپلەی زۆر شتی ترما بۆ باسی بکەین بەڕاستی مامۆستا شەماڵ من تەواو بووم ئەگەر پرسیارشت هەیە زۆر سپاس کاکتۆر دەستەکان خۆش بێت بابەتێکی زۆر بەسوود و لە جێی خۆدا بوو بەڕاستی کاتەکەشی زۆر پێویستە بۆم زۆرە بابەتانە زۆر سپاس کاکتۆر چاوەڕێ دەکەین تاوەکو بە ڕێزان دەستیان بەرز دەکەنەوە یاخود پرسیار لە چاتەکە ئاراستە دەکەن لە ئێستادا مامۆستا ئاکۆ دەستی بەرز کردوتەوە ئەم وەردەگرین فەرموو مامۆستا ئاکۆ ئاکۆ زەعفەر فەرموو مامۆستا دیارە ئەگەر مایکەکەی دوای ئەو دیارە کێشەی دەنگی هەیە دوای ئەو نەبیل عادل يا الله بسم الله الرحمن الرحيم عليكم السلام كاك دكتور جعفر السلام عليكم باعز دكتور لاس حجر خوش حالك ممنون زوز سپاسكم خوش باخ دسكان خوش ما شاء الله سيمينار وبناري كي زوز كبير بو دسكان خوش بي وكو اشكال طبعا سپاسي او برزانا كم كاسام بانجام داني او نارو او احمد واني بريزش خلال وبنارا كبرسيارو شتی باشیان ژاند و جواب داوە شێوەیەکی جوان بوو لە ئیلقایی و بنار و سیمینار بەو شێوێ کاکتۆر بەنسبەت ئەو بابەتە بەڕاستی پێم باشە کە جەنابەت پێت باش بێ ئێمە تەبان وەکو جانم تەزانین ئێمە سێ بابەتمان هەیە لە زانکۆ یەکەمین ئەکادمیک سکیلز لە قۆناغی یەکەم دوایە پرۆژەی تۆژینەوە و ڕەنگە ڕێگاکانی وانەوتنەوە لە قۆناغی ڕێگاکانی وانەوتنەوە لە قۆناغی سێم بۆ بەشە مرۆڤایەتیەکان لەگەڵ پرۆژەی تۆژینەوە لە قۆناغی کۆتایی بۆ بەشە جیاجەکانی زانکۆ دوایەوە ریسێرچ مێثۆدس لە ماستەر تقریبا لە ماستەردا بۆ هەموو بەشەکان بەشە مرۆڤایەتیەکان و زانستیەکان ئەگەر پێت باش بێ بەڕاستی من ئەو شتانەی کە جەنابەت باس کرد ئەتوانین یعنی شوێنی بکەینەوە لەو سێ بابەتە و بەفعلەن شتی زۆر زۆر کوێک باس کرا هیوادارم جناب دەگە و پرۆپۆزەڵی تەقدیمیکەی یعنی وەکو سەپەرێت پرۆپۆزڵ یعنی قسمیش لە ئەکادمیک سکیلز بوتێتەوە قسمێکی لە ریسێرچ مێثۆدس یان لە پرۆژەی توێژینەوە بۆ قوتابیانی ئەندر گراجوێت قسمێکی لە ریسێرچ مێثۆد بۆ گراجوێت ستودنتس یعنی ئەو شتێکی زۆر زۆر باش ڕێک پێکەم هیچەوە شتانێکی ئینشاءالله ئەوەی ئێثارت کرد نازەم ئەو بەرزانێک کە مشارەکەیان کردەوە ڕەنگە بازێکی ینی بیدایەتی ژیانی ئەکادمیان بێ یەکی لەو سیغەی کەم بەدیم کردووە لە نووسینی زۆر تەلەبەکانمان سیغەی ئەنایە ینی کە باسێکە يعني اي يعني personal pronouns او هذا شيء زور جوان كدو يعني صيغه امر ات فلانشي رايت يعني او صيغه محبذنيه دائما باسف ايش لو اشتغل كدكتور حزن كم وضعي بيت نريته نيتيف يعني دائما نيك نيم بكار بيت لابحاث يعني بحث نبي القاب بكار يعني أستاذ المساعد الأول يعني أستاذ الأول أو صيغة هو متبعني لهيت شوية كان دائما هذا نسيني أكاديمي ألقاب بكار نايم ألقاب استجنابته هالسنين كذا سنين كنت شاشكي متاعت عبد القهار محمد ولو يعني هو كوكو من هنا كسيمينار كحق خوته بس بروفيسور اعتيادية بس لا أبحاثه أو صيغة هيك متبعنية أو خاصة يقلب بمكان بالضبط يعني سيتشلو لو مشكلة يعني كهمان السايتيشن بو الجامعة يعني مثلا بريزك نسيتي مثلا من نبيل عادل فخري نسيون بروفيسور دكتور نبي أول لسايتيشن ناد يعني مثلا ديت سن يكمنا كبر بروف نسلا يعني استن بروف نسلا كنتي دكاتره إني شبكان وردقري راست فأوصي قلب تبعك زوزو شتي باشا
یەکێ لەو شتانەی کە جەناب تەمان شتە شێوەی نووسین بۆ هەموو قۆناغەکانە بەسم من متاکدم ئەو بەڕێزانی کە ئێستا جۆت لێڕاگرن زۆری ڕەنگە بۆ بەحس نووسین بێ بەحس نووسینش بەڕاستی یەکێ لەو شتانە من هەموو جا شێرم دایمەن خەڵک یەکەمین شت اختیاری مجللەکە بکە یەکەمین شت اختیاری ئەو مجللێت چکە بەعزات جەناب زانین بەحسەکەی بەحسەکان نووسیت و فەتێک ڕەنگە 6 مانگ بێ ڕەنگە ساڵی دوای نێری بۆ مجللەیەک ڕەنگە فێک بێ ئەو مجللەیە دوای یان تەلەباتی سیواکان بۆ تەرقێت بێیان بۆ بەحسێ بێیان بۆ هەر شتێکی کە بێ فەزی اختیاری مجللە زۆر زۆر ضروریە ئەو بەڕێزانی کە ئامادەی ئەو بنارن بەڕاستی مواضعی زۆر شتی باش وژان هیچ لەو شتان مەعلەسەف دکتۆریمدا دایمە فترە و فترە ئێمە ئەکەوینە بەر مثلەن شتی تازە دێتە ئێستا مەثەن هیچ لەو شتانە پرایزم و پارەفرەیس و ئێستا پێداگۆجی هەیە ئەو شتانە طبعا ئەوە دوو سلاح ذو حدين بعضی مەعلەسەف بۆتە تیجارەت یعنی ئەو تیجارەتە شتێکی بەڕاستی ئێستا خەڵکێکەیە پارەفرەیست بۆکە خەڵکێکە پرایزمت بۆ ینی ئەو شتە هیوادارم ینی زەحمەت بووە ئیشەکان نازانین ئایا ڕاستە لە چۆ ڕاست نییە شتی فانشتی باش وژاند و خوازم درێژم تا بە سپاس نەبیل زۆر سپاس کاکتۆر نەبیل ئیتۆرینجا دەتەوێت جواب دێەوە یاخود بەڕێزێکی تریش وەرگین ناوەڵە بە بەڕێزی تریش وەرگین زۆر باشە مامۆستا بەختیار وەردەگرین بەڵێ مامۆستا ئێوارەتان بەشەم و لای کاک دکتۆر دەستەکان خۆشوی دەستی مامۆستا شەما خۆشوی هیوادارەماندی نەبن لەو کارە جوانانە ئەمن بەڕاستی وەک خۆم زۆر زۆر سپاس هیچ پرسیارێکی محدودم نییە تەنها یەک دوو پێشنیارم هەبوو وەک ئەوانەی کە دەزم ئەوانەی کە دکتۆر باسی کرد یەکیان ئەوەیە بەڕاستی پێم وایە قوتابیانی ماستەر و بەتایبەت هیچ سوود لەو با بڵێن لەو کلاسی وەرناگرن کە باز لە چۆنیتی نووسینی توێژینەوە دەکاتن با بڵێن ئەگەر بخرێتە دوای سمستری دووەم زۆر زۆر باشترە ئەگەر هەر هیچ نەبی هەوڵێک بدرێتن لە بۆ ئەوەی بخرێتە سمستری دووەمی خوێندنی ماستەر پێم وایە جەنابتان لەوانەیە معلوماتان زیاتر بوو بە تەکیدیش هەروایە لەو حالەتەدا سوودی زیاتر دەبێتن ئەو بابەت هەیە ئەوانەیە ئەوجا ئەگەر ڕوونکردنەوە کردا چ هەوڵە شدای ئینشاءڵڵا پاس دەکەن دکتۆر جان زۆر سپاس کاکتۆر دەتوانێمان جواب دێەوە وەڵای قسەکانی دکتۆر نەبیل من خۆشحاڵم کە لەگەڵمان بوو جێلێگرتین کاکتۆر نەبیل بەرپرسی دڵنیایی جۆری زانکۆی سەلاحەدین و مامۆستایەکی بە خیبرەیە ماشەڵڵا خبرێکی زۆری هەیە لە نووسینی ئەکادمی بۆیە ئەو سانەی کردی من هاوڕام وەکو پێشنیازیش ئەمە ئەوە لە خزمەت زانکۆدا هەر زانکۆی بێوە ئیستفادەی لێ بکە ئەمن بە خۆشحاڵیە و هاوکاریان دەبین بەڕاستی پێمان وایە ئەو شتانە و زایدەن ئەو کۆمنت و ئەو سەرنجانێک کە ئێستا مامۆستایانی بەڕێز چ لە چاتەکە چ لە قسەکانیان خستیانە ڕوو دەکرێت هەمویان بێکەوە بکرێنە پرۆژەیەکی جوان وەکو دکتۆر نەبیل گوتی جێ بکرێتەوە لەو بابەتانەی کە هەیە هەرچەندە من پێشم وایە نووسینی ئەکادمی ڕەنگە بکرێ بابەتێکی سەربەخۆوی بەڵام ئەگەر وەکو هەنگاوی یەکەم لەگەڵ بابەتەکانی تر شتێکەڵ بێ من زۆرم پێ باشە و قسانەی دکتۆر نەبیلش کردی من هاوڕام لەگەڵی بەڕاستی بەڵام گرنگتر لەوە ئەو دەرسە دەدرێتە چێ ئەوە مهمە چکە ناوەڕۆکەکە هەرچەند گرنگبی بەڵام ئەگەر کەسەکەی کەوانەکەی دەڵێتەوە هەر لەبەر ئەوە بێ نیسابی تەواو نەبووە هەر لەبەر ئەوە بێ دەبێ دەرسی پێ بدرێ ئەوە مەبەستەکەی خۆی ناپێچێ بەڕاستی کە بەداخەوە زۆر زار کێشەکان وایە بابەتەکە باشە ناوەڕۆکەکە باشە بەڵام ئەو مامۆستای تەکلیف دەکرێت بە گوتنی بابەتەکە ڕەنگە وەکو پێویست نەبێ بۆیە بابەتەکە دەبرێت ئەوەی کاک بەختیار گوتی من نیواونی لەگەڵیم من پێم وایە بابەتی توێژنەوەی زانستیان نووسینی توێژنەوەی زانستی دەبێت لە بەکەلورە زۆر احتیمامی پێ بدرێت تا لە ماستەر تووشی ئەو کێشەیە نەبێت ئەمە لەبەرەوەی بناغەکە بە کەلوریەسە زۆر احتیمامێکی وای پێ نادرێت زیاتر بۆ بەڕێکردنی توێژینەوەی دەرچوونە بۆیە لە ماستەر تبینی تووشی مشکلە دەبێت پێم وایە دەبێت لە هەردوو کۆرس بخوێنێ نەک تەنها یەک کۆرس نەک چونکە بەڕاستی لە هەر کۆرسەکە تو بەڵام دەکرێت دابەش بکرێت مەسەڵەن لە کۆرسی یەکەم باز لە چۆنێتی گەڕان بە دوای ناونیشان چۆنێتی گەڕان بە دوای سەرچاوەکانی تر بەو شێوانە بە وردەکاریەوە بکرێت لەوانی تر بەشەکانی تری توێژینەوە ڕوون بکەیەوە بە وازحی ئەوەی ئێمە هەیە 12 هەفتەیە
12 هەفتەکەش بە شێوەی زۆر تەقلیدی دەگوترێتەوە بەڕاستی هەر مامۆستای ڕەنگە بە کەیفی خۆی بە میزاجی خۆی یان بە شتێکی دیاریکراو نییە بڵێتەوە یان بە پێی خیبرەی متەواضعی خۆی دەڵێتەوە. بەڵام من کاک بەختیار دەزانم معانات هەیە دەزانم چێشتە هەیە سوودەکە وەکو پێویست نییە بەڵام سوودەکە لەبەر ئەوەی نییە لە کورسیەکەم ڕەنگە لەبەر ئەوە بێ وەکو پێویست دەوڵەمەند نییە یانە کۆسەی وانەکەی پێ سپێردرایە وەکو پێویست حەقی خۆی نادا من پێم وایە دەبی لە هەردوو کۆرس بخوێنرێ بەڕاستی لە کۆرسێک ڕەنگە هەندێک بابەت بێ لە کۆرسی دووەم هەندێک بابەت و وردەکاری تر دەستان خۆش مامۆستا شەماڵ با بچینە لایوانی تر ئەگەر زۆر سپاس دەست خۆش کاکتۆر پرسیارێک لە چاتەکە هاتووە دکتۆرە شەهلا ئایا دەکرێت نووسینی ئەکادیمی دوو زمانی جیاوازی تا بێت وەکو زمانی کوردی و ئینگلیزی بەجێرەی مەبەستەکە دکتۆرە بەجێرەی مەبەستەکەی ئەگەرە تۆ دیسان مەبەستت نووسینی نامەی ماستەرە یان نووسینی توێژینەوەیەکە من پێم وایە باش نییە دوو زمانی تێدا بێت دەبێت یەک زمانی تێدا بێت ئیلا ئەگەر مەبەستت نمونە بێ نمونە جیاوازە مەسەلا ئەفتو داتایەکەت بە زمانی کوردی کۆ کردێتەوە بەڵام ئەوەش دەبێت ئەگەر تۆ بە ئینگلیزی لەسەری دەنووسی دەبێت تەرجەمەی نووسینە کوردەکەشی نەبێت بەڵام ئەگەر نا نووسینی ئەکادمی من بۆ خۆم وەکو ڕەئی شەخسی خۆم پێم وانییە بە گونجاوی نازان دوو زمانی جیاوازی تێدا بێت چکە تۆ ئەگەر ئەو نووسینە ئەکادمیە لە شوێنێک بڵاو دەکەیەوە خۆ ئەو خوێنەرە ئەگەر بە ئینگلیزی و کوردی بێ بۆ نمونە ئەو خوێنەرە ئینگلیزە کوردی نازانێ ڕەنگە کوردەکەش ئینگلیزی نەزانێ بۆیە نیوەی بابەتەکە ڕەنگە تێبگا نیوەی پەیامەکەی پێدەگات ئەگەر نا بەس بۆ نمونونەکان کێشە ناکات. زۆر باش کاکتۆر پرسیارێکش لە فەیسبوک هاتووە دواتر مامۆستا شکار وەردەگرین بەڕێزێک بە ناوی بێگرد دوای سڵاو دەڵێت دەتوانین خاڵەکانی ئەو بابەتانەی کە وەکو وێبینار پێشکەشکراون مەبەستی ئەوانەیە دڵنیا مەبەستی ئەوانەیە کە بەڕێزت یاخود مامۆستانی تر پێشکەشیان کردووە لە نامەکان بەکاربێنین و خاڵەکانیان بەکاربێنین واتە و چۆن بەکاربێنین بۆ نمونە بابەتی مامۆستا و قوتابی سەرکەوتوو یاخود ساڵێک بنووسین مەبەستی سوودوەرگرتن لەو وێبینارانە وەکو سەرچاوە مەبەستەکەوەیە بەڵێ ئەتۆ چ شێوازێک هەڵدەبژێری مەسەلەن زانکۆکەت داوای شێوازی هارڤەردت لێ دەکات جاوای شیکاگۆت لێ دەکات ئەلەوێدا باز لە چۆنیەتی ئاماژەکردن بە سەرچاوی ئەلیکترۆنی بە سەرچاوی ئەلیکترۆنی یان بە ڤیدیۆ هەیە هەندێک سەرچاوهەی لە یوتیوبە بەکاردەهێنرێ بەڵێ بەکاردەهێنرێ دەکرێت ئاماژەی پێ بکرێت ساڵەکەش دەبێتە کاتی پێشکەشکردنەکە نەک کاتی بینینەکە چکە هەمووی کاتی هەیە ئێستا ئەگەر بتێت ئەو وێبینارە وەکو سەرچاوە بەکاربێنی ڤیدیۆیەکەی دواتری دەکرێت ئاماژە بەو تاریخە بکەیت کە وێبینارەکەی تێدا پێشکەشکراوە. زۆر سپاس کاکتۆر ئێستا مامۆستا شکار وەردەگرین دەتوانین مامۆستا شکار فەرموو. شەوتان باش باشتر مامۆستا ڕێز و دەست خۆشیم بۆ جەنابەت کاک دکتۆر گیان بابەتێکی گرنگ باس کرد بەڕاستی خۆم کە باخێکی زۆر بەو بابەتانە دەدەم سوودێکی زۆرم لێبینی سپاس دەکەم. بابەتێکی گرنگ کە بەڕای من وەکو پێویست باخی پێنەدرا ئەویش مەسەلەی خەڵبەندیە لە توێژی نێوزانستەکان دەکات دکتۆر بۆ کارێکی سەرەکی و گرنگە بۆ ئاسانترکردن و ڕوونترکردنەوەی نووسینەکە. من وەکو خۆم پێم باشە بە پەیوەندە ئەزمموی هەمە پێم باشە لە پاڵ بابەتی توێژینەوەی ئەکادمیکە لە قۆناغەکانی خوێندن دەخوێندرێت بابەتی خاڵبەندیش بە قوتابیەکان گوترێت چ لە بەشی مرۆیەکان چ لە بەشە زانستیەکان چونکە سوودێکی زۆری دەبێت وەکو باسم کرد هەم بۆ ڕوون بوون هەم بۆ چۆن دەڵێ ئاسان تێگەیشتنەکە ڕۆژاوایەکان لە کۆنەوە کاک دکتۆر بایەخێکی زۆریان بە خاڵبەندیدا بەڵام لە نووسینە عەرەبیەکاندا بەداخەوە تا ئەم دوایانەوە پێویست باخی پێ نەدراتا لە کوردی خراپتر لە کوردیەوە خراپتر تاو کاتێکە ئەحمەد زەکی پاشا کە نووسەر ئەدەبێکی میسری بوو هات کە ئێستا بە شەرقی عروبەت دەناسرێت هات بابەتێکی بڵاو کردەوە نامەیەک لە ساڵی 1912 بەناونیشانی خاڵبەندی و ئیهێماکان لە زمانی عەرەبیدا ئەمە کە باسی گرنگی و باسی ئەهمیەتی ئەو بابەتەمان بۆ دەکات بۆیە بە هیوام ئێوەی بەڕێز کە لە جامیعەکان ڕۆڵی گرنگتانەیە بکرێت پێشنیارێکن کە لە ضمنی توێژینەوەی زانستیدا مەسەلەی خاڵبەندیش بخوێندرێ چونکە بەڕاستی سوود زۆر ببێت.
دووبارە دەستخۆش دەکەم ڕێز و سڵاوم بۆ هەموو لایەک زۆر باشە دەست چاوت خۆش زۆر سپاس من 100% لەگەڵم خاڵبەندی یەکێکە لە پێکهێنە سەرچەکانی نووسین بە تایبەتی نووسینی ئەکادمی چونکە نووسینی ئەکادمی بە شێوەی خاڵبەندی گونجاوات لێ دەکا دوورت بخاتەوە لە درێژدا دڕی دوورت بخاتەوە لە غەموز و لێلی ئەوە هەموو دەبێتەوە ڕوونکردنەوەی زیاتر هەروەها کورت و پوختی لە بابەتەکاندا من پێم وایە پێشنیارێکی زۆر لەجێیە پێویستە گرنگی زیاتری پێ بدرێت. زۆر باشە دوو کۆمنتی تر لە چات هاتووە یەکێکیان دکتۆر باشتر بابەتی توێژینەوەی زانستی لە کولیە زانستیەکان باشترە لە مەرحەلەکانی سەرەتاش هەبێت نەک تەنها لە مەرحەلەی 4 و کۆتا ساڵی زانکۆ. کۆمنتێکی تریش هەندێک پێیان وایە ئەبێ نووسینی ئەکادمی قورس بێت تا جیا بکرێتەوە لە نووسینی ئاسایی ئەوە تا چەند دروستە؟ من پێم وانە قورسی یەکێک لە پێوەرەکان بێ بەڵام وەکو ئەو پێوەرانەی باسمان کرد دەستەواژەکانی فەرمی بن ئەو شانەی بەکاردێنن ناوچەیی نەبن ڕستەکانی هەمە زۆر بن ئەو دەستەواژەی تایبەت بە بوارەکە بەکاربێنێ ناکرێ هەمووی ڕستەی ئالۆز بێ بڵێن قورس بێ بۆ تێگەیشتن ئەوە بکەینە پێوەرێک بەڕاستی من ئەوە بە پێوەری جاکەرەوە دانان بەنسبەت خوێندنی بابەتی توێژینەوەی زانستی ئەو لە نەک لە پۆلی 4 بێ من پێم وایە دەبێت زووتر بێ لە پۆلی 4 چونکە پۆلی 4 دەبێ ئەو شتانەی لەبەردەست بێت چەندە ڕەنگە بەپێی سروشتی خەڵکەکەش وایە ئەگەر لە مەرحەلە 3 بخوێنێ بۆ مەرحەلە 4 هیچی لەبیر نامێنێ بەداخەوەتەوە بەڵام من پێم وایە دەبێت لە سەرەتای چوونە زانکۆوە بە هەنگاو بە شێوەی کردداری فێر بکرێ نەک تا دێتە مەرحەلە 4 هیچ شتێکی نەنووسی بێ خۆشبەختانە ئێستا و منهەجە نوێیانەی وەکو دەڵێ ئەکادمیک سکیڵ و ئەوانەی کە هەیە هەندێک باسی نووسینی ڕیپۆرت وانە دەکا بەڵام پێویستە بەڕای من ئەوانە توێژینەوەی زانستی بن بە تایبەتی بەش هەنگاو سەرەتایەکان بە شێوەی پراکتیکی بنووسێن بە شێوەی پرۆژەی بچوو بنووسێ تاکو بۆ قۆناغی 4م هیچ کێشەیەکی نەبێ بتوانێت چۆن سەرچاوە بەکاربێنێ بتوانێت چۆن ئاماژە بە سەرچاوە بکە بتوانێت چۆن بگەڕێ بەتوای ئەوانە بەڕای من نەک نابێت لە پۆلتوا بەکو دەبێت هەر لە سەرەتای چوونە زانکۆوە ئەوە یەکێک بێ لە پەیامە گرنگەکانی زانکۆ بۆ تابیەکان کە فێری ئەنجامدانی توێژینەوەی زانستی و نووسینی ئەکادمی. دەست خۆش کاگتۆر دکتۆر نەبیل ئەوزانم دەوێت ڕوونکردنەوەیەکی تری هەبێت ئەگەر نەبیل توانین مایکەکەی کاگتۆر بفەرموو. دەست خۆش دکتۆر ببوورە جەناب تو بە ڕێزێک باسی پرۆژەی توێژینەوە و ئەو مادەی کرد بەڕاستی ئێمە وەکو سەرۆکایەتی زانکۆ هەوکو زانکۆ جەناب تەزانی لە زانکۆی سەلاحەدین بەڵێ زانکۆی سەلاحەدین خلال ئەو فترەیە اهتیمامێکی زۆر دراوە بۆ بابەتانەی چرەوانە پێشتر ئێمە بابەتی ئەکادمیک دیبیت بوو ئێمە کلمە ئەکادمیک سکیلز کە 8 سکیلە گرێتە خۆی ئەو کۆرسش نییە یعنی ئێمە تەمان ئەم ساڵ بۆ ساڵی داهاتوو سەف 4دا تەواوی بێتە سمستەرس ماعەدا دوو مادە هەیە ئەو مادەیەکی ئەکادمیک سکیلز کە مستەمڕە سمستەر یەکەم و دووەم لە ئەخیری نهایەتەکەی دەرەجەکان عنیواتە احتیمامێک دراوە بە پۆلی یەک دوای جام زانیستە ئێمە تەسمیات مشکلە نییە بۆڵەنە پرۆسس یان هەر ناویچکێ لێ بنیە بەس تەلەبە بەشداریەکە لەگەڵ مامۆستا بۆ ئەنجامدانی محازەرەکە هیچ لەوانە بەشدارکردنی تەلەبەکانەوە شەمێنێتە سەر ئایا ئەو مامۆستایانە چەندێک پابەند دەبن بۆەوە یعنی ئەمێنێت سەر ئێمە چەندێکە توانین بە قوتابی یان خوێنکار بە ڕێوەیەکی باش بڕوات و بتوانین بەشداریەک بە شێوەیەکی ڕێک بێت وەلەو بتوانێت ئێمە ماشەڵڵا هەر فترە و فترە تووشی مەشاکلە بین و تووشی گرفتەوین ڕەنگە بە تەواوی نتوان یەکێ لەوانش کاکتۆر پرۆژەی توێژینەوە ئێمە عینەن لە هەردوو سمستەرەیە مستەمڕە سمستەرێک نییە نەمە لە دوو سمستەرە و جەناب شەزانی لەو ماوەی ڕابردوو ئێمە چەند کۆنفرانسی پرۆژەی توێژینەوەمان کە هەر لەسەر ئاسی کۆلێژەکان سەرۆکایەتی زانکۆ بەڕاستی بەش بە حاڵی خۆم قوتابی وامان هەبوو ئیمساڵ
والله يعني ئاسیان نە زۆر باش بوو ئاسان لە لایە بشنایەتر بوو ینی شتی باش و ئیمکانەتی زۆر باشیان هەبوو ئەو شتانە یەکێک شتانێکەوە بۆ دومین ساڵی کەمە گرانتماندا بە ئایدیا بە پرۆژەی توێژینەوە گرانت وەرە و مەبلەغێکی بەسیط بوو شتێکی بە 30 پاڵ پشتێکە بۆی یەکێ لەو شتانە تەبەنی ئایدیەمان کرد لە سەرۆکاتی زانکۆ قوتابی یان خوێنکار ئایدی خۆی پێشکەشکە بۆ چۆنەتی پێشکەوتنی بەش و کۆلیژ و زانکۆ و کۆمەلگا ینی ئەوانە وا کاتن و تەلەبە و کوزاران نەبێ بەس مجەڵەت کەی کویستێ و کە ئیمتحان تێ و ئیمتحان نازەحویان کەوتی ئەو شتانە ئەو ئەکتیڤیتیان لە زانکۆ ینی جەناب هاتی بۆ کۆنفرانسەکە ینی حسەکەی فعلا جەوێکێ بۆ تەلەبە جەوی لەناو قاعەت دەرچووە بڵاو بکەیت لەوانی کە فعلا خۆم شانازی پێکەم ئەو چەند کۆنفرانسە بکو کە قوتابەکان فعلا حس دەکرد ینی هەرو لە دەموچان ینی شتێک گەشایەوە زۆر شتێکی خۆش بوو احتمامێک درا هیوادانین بۆ هەر بەڕێزێک هەر قراحێکی تەمان وەکو بە جەناب شمتەوە ئەو بناری جەناب تەقدیمکە ماتوانین هەر پرۆپۆزل لە هەر شارێک و لە شوێنی خۆی بەتەن ئەوانە علاقی بە کادم سکیلز ئەو علاقی بۆ پرۆژەی توێژنەوە علاقی بە زیاتر بە ئەبحاث و ئەوی پێمان خۆشە و لە خزمەتین دەستکان خۆش پێشنیارشکە ئەمە پێشتر کردومانە بەڵام پێشنیاری ئەوە دەکەم توێژنەوە زانستیەکان هەمووی کۆ بکرێتەوە چکە بەڕاستی بەداخەوە لەیەکی زۆر هەیە توێژنەوە زانستیەکان دوای مناقەشە چی لێ دێتن چەندین ساڵی ئەمە لە پەروەردەی بنەڕەتی چەند ساڵێک پێش ئێستا بەڕاستی هەمومان کۆ کردەوە ئێستا لە کتێبخانە دانراون وەکو مجەلد دانراون ئەگەر دەکرێت سەیریشی بکەن وەکو خبرەیەکی متەواضع سوودی لەوەر بگرن ئەگەر زانکۆش بتوانێت هەمووی مادەم ئێستا بە ئەلکترۆنیش کراوە بەڕاستی زۆر هیچی تێناچێ ئەگەر ئەوانە بکاتە PDF و هەموو بەپێی اختصاسەکان داگەم بۆ خۆ بە دوورگرتن لە دووبارە بوونەوە وەکو بەردەستی هەمیش بۆ بەرچاوڕوونی وەکو سامپڵ و بۆ ئەرشیفکردنیشیان دکتۆر دەستکات خۆش ئەو نقطەی چارەکرد ئەمە ئەو کۆنفرانسەی کە کرا بۆ پرۆژەی توێژینەوە تەمان فەتەیە ئیشی زۆرتر هاتە پێشمان ئەگەنا وعدمان داوە هەموو ئەو پرۆژانە بە شێوی پرۆسیدینگ ینی جانام دەزانێت کۆنفرانسێک قەزمەزانم یعنی وەکو خوتوەیە بۆ ئەوانە ئەویتر ئەمێنێت سەر ئیسا وەکو کۆلێجی پەروەردەی بنەڕەتیەوە شتێکی باشیان کردووە هەر کۆلێجێک پیجی خۆی هەیە ئەتوانێت هەر بەشێک کە توانی ئەکتیڤیت ینی زۆر باش ئەگەر داوایان لێ بکەن دکتۆر ئەوە زۆر گرنگ دەکرێت دکتۆر دەکرێت لە نێوان زانکۆکانیش ئەو نێتوەرکە هەبێ هەتا هەمویان بەیەکەوە لینک بکرێن چکە بەڕاستی کێشەیەکی زۆر هەیە لە نێوان زانکۆکان ئەو لەو زانکۆیە دەبا ئەو دەباتەوێ بە حازری ئەو کێشەیە هەیە بەڕاستی بەخدا دکتۆر من بەنسبەت ینی من جارێک لە وەرکشۆپێکمان کرد لەسەر بوو نازانم وەختش ڕەنگە پرۆژەی وەرکشۆپێکمان کرد لەسەر پرۆژەی توێژینەوە بەعزارێ ینی قوتابی لە پۆلی لە قۆناغی کۆتایی تۆ داوای پرۆژەی توێژینەوەی لێکە پرۆژەیە ئەو پرۆژەیە مهم شێوەی چۆن بزانێت بەحسیە توێژینەوە چیە چۆنە کەساوەکان بەکاربێنێ بعضی زۆر لە حەقی خۆی زیاتر لە تەلەبە ئللا نابێ ئەو کەسیشی کرد بێت و ئۆریژینەڵیتی تیابێ بۆ شێوەیە ینی بازار يعني حتى ماسترش قرسيكين بشيء كانما دكتوراه يعني روجيتي اگر شتيجي باشي كشتيجي ناي بكر زوز شتيجي باشي بس ما وكو بداياتك بو طلبه البوليتوار فعلا سيما لما ويا تقريبا 5 طلبه ما 6 طلبه على سرقات زانكو باداش يعني كل 5 طلبه ما هنا كي رخاوي دايموند داوایان کرد وەکو دبیتێک لە 5 قوتابی لە زانکۆ ئیسلاح الدین اختیار کران ینی الحەمدولیلا شتی باش کراوە دەستا خۆش کاکتۆر ئەمە چیمان پێ بکرێت بە سەرچاو بەڕێزێک باسی پارەفرێژی کرد ئەگەر 1-2 دقیقە مایە پارەفرێژ ئەگەر ماوس شەماڵازم کەس مایە قسە بکە باشە کاک دکتۆر فەرموو بەڵام نازانم ئێستا نەماوە فەرموو دکتۆر عفوا شەوتان باش ببورن دەستان خۆش سەراحەتەن بابەتێکی زۆر گرنگ و خۆش
هەردەم دکتۆر هیمداد دەست خۆشبی ئەو بابەتانە دەوژێنی سپاس سەراحەتەن ئەم قسەکانم ئاراستەی جنابی دکتۆر نەوید دەکەم مامی گەورەمان کاک دکتۆر ئەگەر پێشنیارە ڕابتی هەیە بە مەوزوعەکەمان وانە بەڵێ توێژینەوە ئەمن سەراحەتەن خۆم بە شەرەفمەند دەزانم ئەو ساڵە پاش 3 ساڵ دابڕان لە پێشبڕچەی توێژینەوەکان قوتابیانی پۆلی 4 دوو یەکەمەکەی زانکۆی سەلاحەدین لە کۆلێژی ئێمە بوو من سەرۆکی ئەو پێشبڕچەیە بووم و یەکیان لە بەشی ڕێنمایی پەروەردەیی یەکیان لە بەشی بایۆلۆجی بوو و سەراحەتەن زۆر فەخریان پێ دەکەین بەوە بەڵام من پێشنیارەکەم ئەوەیە پرۆژەی توێژینەوە دەبی ئەساسێکی هەبی هەتا ئەو دزینەی تێدا نەبی ئێستا خۆتان دەزانن کاکە دکتۆر پاش کۆڕۆنا جیلێک پیا بووە پرۆژەی نازانی بنووسەوە مەکاتب پیا بووە ئەو مەکتەبانە کە هەیە پرۆژەکان بە حازری دروست دەکەن من ناڵێم ئەوانی کە یەکەمەکان و عەشڕەوائیلەکان و ئەوانە خۆیان ماندی ناکەم بەڵێ خۆیان منە بەڵام خەڵکانیش کەش هەیە بە حازری دەردەچن و نازیحیش دەبن شان بە شانی ئەوان خۆیان دەکەن جا نازانم ئەو ئالیەتی کەوا جەنابەتی اقتراحەت کردکەوە خڕ بکرێتەوە لە بنیاد خڕکرایتەوە بە شێوازی چ خڕکرایتەوە بە شێوازی وەرەقی بە شێوازی وەرەقی خڕکرایتەوە هەموو مجەلەدە لەناو کتێبخانەش دانرێت کاک دکتۆر دەزانێ بەلا کولی تربیت چەند تەڵەبەی سەفسارمان هەبوو ساڵە هەر چەندە چی بی نازانم ئەیەنکان ئەوەی اقتراحە ئەوەی یەک دوو نازانم ئالیەتەکتان تەرح کردە من سەراحەتەن بڕک مەشغول بووم نەمزانی ئالێتەکە چێک کە بکانین ئەوانە بخڕ بکەینەوە لۆ ئەوەی کەوانە نەتانن شتی حازر بینن یعنی ئەمن هەتا ئێستا من 2 ساڵە 3 ساڵە بە هەموو جهودی خۆم محاولە دەکەم شتی حازر نینن ناتانم بیانگرم یان سەراحەت جەنابەت ئێستا پرۆفیسۆری لە ئینگلیزی باوەڕ ناکەم ئەگەر طلبة شتێکی حازری هی نابی بتانی لە جزء ناتوانانی 100% ناتوانانی بەڵام تەنها لە ڕێی مناقەشە و پرسیارکردنەوە ڕەنگە لە بۆ دەرکەوێتکە اقتراح دەکەم لۆ مەسەلەی ئەگەر لۆ توێژینەوەی زانستی ئەساسێک دەربچی تعلیماتێکی پێ دەربچی بەخوای لە زانکۆکان هەموو نەزانکۆی سەلاحەدین زانکۆکانی تکەش ئەساسێکی هەبی هەتا ئیسیفادەی لێ بکەین یان یەک لەوەیەکەوە جەنابەت دەڵێ خڕی بکەینەوە ئەو ئیسیفادەی لێ دەکرێت بەڵام بە شەرتەکی چێ گرنتی ئەومان دەداتی ئەو تەڵەبەیە نەقلی نەکە خۆشت بە خۆت دەزانی لەمێ ئێژەمە لەو بابەتە دەناڵێنی جا سوالەکەم ئەوەیە پرسیارەکەم ئەوەیە ئایا میکانیزمەک هەیە ئەمە بتوانین 150 لۆ 6 بتانین ئەو دیاردەیە لەناو ببین کەوا دەست خۆش پرسیارەکە و ئەوکرد لە جێ خۆیتی من دەڵێم بەڵێ هەیە بەڵام پێویستی بە کارکردنە دەبی لە هەنگاوەکیش دەست پێ بکەین هەنگاوی یەکەم ڕەنگە کۆکردنەوەی وەرەقیبی هەنگاوی دووەم ئێستا خاستەن داواکردنی پرۆژەی توێژینەوە مادەم بە ئەلکترۆنیە یعنی ئەمە داتەبەیسەکەمان هەیە لە ڕێگای وێبسایتی کولیەکانەوە تەقدیم دەکرێت بەڕای من داتەبەیسێکی زۆر باش دەکرێت دروست بکرێت لە ماوەی چەند ساڵی داهاتوو کە ئەوە هەموو توێژینەوەکانی تێدایە ئەو توێژینەوەی ساڵی دادێ بۆ نمونە دێ پێشەوەی بە مناقەشەدا بڕات دەکرێت بەو داتەبەیسەدا بڕوە بزانی لەوێ هەیە یان لەوێ نییە ینی تەنها ڕەنگە دوو کەسێکی دەوێت کە متابعی هەر بەشی خۆی بکاتن ئەو مادەم ئەو 2 ساڵە من دەزانم بەلایکەم 2 ساڵە ئەکیدم زیاتریشە بە شێوەیە ئەلکترۆنی تەقدیمات دەکرێت بەڵام دوای ئەوە چی لێ دێ بە ئەرشیفکردنی بە ڕێخستنی لە داتەبەیسێک زۆر بە ئاسانی دەتوانی توێژینەوەکانی ساڵی دادێ پێشەوەی بیدەیە مناقەشە مادەم بە ئەلکترۆنی داوا دەکەی ڕەنگە هەفتەیەک زووتر 10 ڕۆژ زووتر داوای بکە بەڵام بەو پرۆسەیەدا بەکو ئێستا تو نامەی ماستەر و دکتۆرات لە بۆ دێ پێشەوەی لیزنەی مناقەشەی لۆدا بنەی دەبی چ بکەیت دەبی بە تێرنت ئینیدا ببێ وانە تێرنت ئیندەکە لە دەردەکە نسبەی پلەیجەرزمی چەند بە چەند نییە ئەوەی بەحسی تەخەڕوجش دەکرێت بەو شێوەیە بەڵام بە هەنگاوی سادەتر ناکرێت و تۆخۆی شتی زۆر نوێ لە تەڵەبەی بەکەلوروزەکەی دەستت خۆش کاتە ئالیەت هەیە لە بۆ بەڕێزەی کە گوتی کێشەمان زۆر لەوە هەیە نازەمە شەماڵ بەجالمایە یان کەسی تر هەیە قسە بکە لە بۆ وڵا کاتەکەمان تەواو کاکتۆر تۆن پارەفرێز بکەن یەک نمونە باز دەکەم جۆرەکانی پارەفرێز گوتمان دووە ئەوە بە شێوەی دەستی بۆ نمونە ئەگەر باز بکەین بەڕێزە وەرگرتن گوتماوەکو خۆیتی
پارافرێزەوەیە بەو شێوەیە ڕوەرگرتنی ڕاستەوخۆ دایرکت کۆتیشنە بۆ پێناسەکەی بۆ پێناسە بەکاردێ بۆ زانیاری وەرد بەڵام پارافرێز سەیرەوە بکە ئەگەر ڕستەکی وات هەبی بۆ نمونە دەڵێ نیشانەکانی پەسیو یان هەڵامەت بریتین لە تاو لە جیران ئەوەی کو پارافرێز دەکەی بەڕێزە دەکرێت وشەکان بگۆڕی دەکرێت ڕستەکە شێوەکەی بگۆڕی بۆ نمونە هەمان ڕستە بەس بە داڕشتنی خۆت بەرزبوونەوەی پلەی گەرمی لەش و نائاساییبوونی هەناسەدان لە ڕێگەی لوت ڕەنگە نیشانەی ئەوە بن کە تووشی هەڵامەت بوو ئەوە پارافرێزی ئەو ڕستەی سەرەوەیە هەرچەندە گوتمان پارافرێز زۆر جار کورتترە بەڵام مەرج نییە ئەوە جێبەجێبی لە هەموو لای هەنگاوەکان دەبی یەکەم جار تێکستەکەی بخینەوە هەتا تێی بگەیت دوای ئەوە هەوڵ بدە بە تێگەیشتنی خۆت ئەو ناوەڕۆکەی وەرزگرتێ بینوسەوە بەبێ ئەوەی سەیری دەقە ئەسلەکە بکەیت ئەو جدوایە دەی هاواتە واتە مرادیفاتی لۆدادنەی لەگەڵ ڕیزبەندی جیاواز وشەکان جیان دەگۆڕی یعنی مرادیفات دادنێ و جێشیان دەگۆڕی کاتە یەکەم جار خوێندنەوە بۆی تێی بگەیت دوای ئەوە نووسینەوەی ناوەڕۆکەکە بەبێ ئەوەی تەمەشای دەقە ئەسلەکەی بکە بەپێی تێگەیشتنی خۆت ئەو جدوێی مرادیفات دادنەوە ڕیزبەندی وشەکان دەگۆڕی اینجا بەراوردی دەقە ئەسلەکەی بکە بزانە ناوەڕۆکەکەی وەکو خۆیتی یان نا ئەوە هەنگاوەکانت پاشان زانیاری سەرچاوەکە تۆمار بکە تەکنیکەکانی هاواتە یەکەمیان هاواتە بەکاردێنی بۆ نمونە لە جێی هەڵامەت پەسی و لە جێی تا بەرزبوونەوەی پلەی گەرمی لە جێی لوت جیران نائاساییبوونی هەناسەدان لە ڕێگەی لوت ئەوانە هاواتایەکان لە ئینگلیزیش زۆرن ئەوانە asserts, claims, argues, maintains, illustrates, explains, emphasizes, clarifies ئەوانە هاواتایەکانن دەکرێت بەکاربێن گۆڕینی کاتیگۆری وشەکان هەندێک جار وشەکان دەگۆڕی مەسەلەن کارە دەیکێت چاوگە دەیکێ ئەجێکتیڤ بەو شێوەیە دەتوانێت بیگۆڕی مەسەلەن analyze دەیکێ analysis یان analyzing شێوازی تر زۆرە create, creating, creation لە کوردیش هەروە زۆرە دەکرێت کاتیگۆری وشەکان بگۆڕی واتە پۆلی وشەکان لە ناوەوە بۆ کار لە کارەوە لە بۆ ئەجێکتیڤ بەو شێوە گۆڕینی بکەردیار بۆ بکەرنادیار ئەوەش یەکێکە لە تەکنیکەکانی پارافرێزکردن زۆر بەتی باس دەکەم گۆڕینی ڕیزبەندی وشەکان ڕیزبەندی وشەکان ببورن نمونەکان بە ئینگلیزیە بەڵام هەندێک جار ڕیزبەندی وشەکان پاش پێشکردنیان دەگۆڕێ بەکارهێنانی زیاتر لە تەکنیکە ئەو تەکنیکانی پێشوو باسمان کرد لە هەمان کاتدا ئەوە وەکو نمونەی کە پێشتر باسمان ئاماژەکردن بە ناوی نووسەر و توێژەر ئەوەش ناوەکەی دەڵێ لە ساڵی 2000 لەو باوەڕەدایەکە بەو شێوەیە دەکرێت مەرجنی هەموو جارە لە سەرتابی بەڕای من ئەوەندە بەسە دەربارەی پارافرێز ئەگەر پێویست پرسیاری تر هەبوو من لە خزمەتدا ماوەستە شەماڵ فەرموو دەست خۆش کاکتۆر نازانم چەندە کاتەکەمان تەواو بوو بەڵام کۆمنتێکی تر لەلایەن دکتۆرە پەروینەوە کە باس لەوە دەکات زمانی ئینگلیزی کراوە بە پێوەەر لە بۆ وەرگرتنی تەڵەبەی خوێندن بەداخەوە من لەگەڵ ئەوە نیم لە بۆ هەموو اختصاسێک ڕاست بەڵێن داوا هەندێکیان داوا دەکەن کە بە PDF دووبارە دایبێنەوە ئەوە لە بۆیان دەنێرین بەسەر چاوەمە لەوە جەناب دەنێرن دەکرێت لەسەر لەگەڵ لینکەکە لە بۆیان بنێرین بە دڵنیاییەوە کۆمنتی ترمان نییە وا بزانم کاکتۆر دەستان خۆش دەستی توش خۆشوی کاکتۆر ئەگەر دواوتت هەبێت من زۆر سپاس لە بۆ ستافی ئەکادیمیای مێگامایند بۆ ماندیبوونیان ئەوانەی لە پشت لاپتۆپەکانیان لە پشت مۆبایلەکانەوە خەریکن بە ئامادەکاریەکان زۆر سپاس بۆ بەشداربووانی بەڕێز ئەم تایبەتی ئەوانەی کە سەرنج و کۆمنت و پرسیاریان هەبوو بوونەوەی دەوڵەمەندکردنی بابەتەکە سپاس بۆ ئەوانش کە بەس گوێگر بوون سپاس بۆ ئەوانەی لە فەیسبوک لەگەڵمان بوون هیوادارین هەمومان بتوانین خزمەتێک ئەگەر بچووکی بێ پێشکەش بکەین دووبارە زۆر سپاس زۆر سپاس کاکتۆر دەستەکان خۆش بێت دکتۆرە تار دەستی بەرز کردێتەوە بەڵام نازانم دەتەوێت وەڵامی بدەیەوە بەڵێ فەرموو ئەگەر دەزانی زۆر باشە دکتۆرە تارە فەرموو دەستی بەرز کردەوە دواتر نازانم نەما لە خەت فەرمە دکتۆر تارە ئەم کاتتان باشتر دکتۆر فەرموو
پێشەکی زۆر سوپاسی مامۆستا هیندا دەکەم بابەتەکەی زۆر زۆر پێویست و بەپێز بوو دەستی خۆش بێ دووش داوای لێبوور نەکەم من دووسێ جار ئینتەرنێتەکەمان لە ئیشکەوەی نادەمێ بۆ ڕێزاندم کردبوو کە دووبارە داخڵە بوومەوە بۆیە نەئەمە من لە ڕاستیا بەس تێبینێکی بچووکم هەبوو لە نووسینی ئەکادیمیا لە کاتی وشەکانە بەڕێزت باست کرد بەس ویستم شتێکت بۆ ئیزافە بکەم ئەویش ئەوەیە لە کاتێکا کە زاراوەیەکی زانستیەتە بەردەما طبعا نووسینی ئەکادمی زیاتر شوێنە ئەکادمیەکان ئەگرێتەوە ئەو لێکۆڵینەوە زانستیەکان و ئەو شوێنە عیلمیەکان بۆیە هەندێک جار کۆمەڵی زاراوایەتە بەردەمە تۆ نیتە دەست و برد نیتە لە زمانی کوردیە ئەگەڕێ بۆی هەتاکو کوردی پارا وەستا بێ نابێ هیچ زاراوەیەکی تر بەکاربێنی هیچ زمانێکی تر ئەگەر بە هیچ شێوەیەک نەبوو لە زمانی کوردیا ئێمە ناچارین بچین بۆ وشەیەک بەڵام وشەی بێگانە کامە هەموو شەیەک نابێ بەکاربێنی وەکو چۆن بەعزێ کەس ئەڵێ ئۆپۆزیسیۆن خۆی ئۆپۆزیشنە ئێمە کە وەرمان کرد زاراوە لای خۆمان نەبوو ئەبێ یا هەمووی لە ئینگلیز وەرگین کە زمانێکی جیهانی ئینگلیزیەکە یا هەمووی لە فەڕەنسیەکە وەرگین نەکتی یەکێ لەم و یەکێ لە ڕووسی و یەکێ لەو کە وەرمان کرد با بگەڕێین باشتر وایە زمانە جیهانەکە چ زاراوێکی بەکار هێناوە ئەوە بەکاربێنی دەستت خۆش بێ دکتۆرە بژیت بەزەوە تێبینیەکەم بوو یەک پرسیاریشم لە بەڕێز مەمنون مامۆستا هیمداد بەڕێزت بەس پرسیارەکەم ئەم بابەتە بە پێزەی ئەم ئێوارێ پێشکەشی ئێمەت کرد اعتیبارەکرێ بە نووسینێکی بە بابەتێکی ئەکادیمیان نا بەڕای من بەڵێ لەبەرەوەی با بڵێن مواسەفاتەکانی تێدایە سەرەتای تێدایە بەڵگەی تێدایە نمونەی تێدایە نمونەی پراکتیکی تێدایە من دەتوانم وا بکەم ئەگەر بمەوێ وەکو ئەکادمی تریش بناسرێم ڕەنگە هەندێک سەرچاوەشی بۆ زیاد بکەم بەڵام وەکو پێشکەشکردنەکە من پێم وایە بڵێ بەڵێ بەڵام من سەرنجێکم هەیە لەسەر بکە ئەگەر لە سەرەتا لەگەڵمان بووبی من وام گوت دکتۆرە ئەوم باس کرد گوتم ڕەنگە تێبینی هەبێ لەسەر ئەو وشەیە کە ئەوە زیاتر لە زمانی منداڵ بەکاردێت نانا ئەوە زۆر جوانە بەعکسەوە هەڵبژاردننی بڤەکە بزەبت حەزەرێکی زۆر بەقوتە دەیاتێ لە وشەی ڕێنەدانەکە یان نەکردنەکە زۆر بەقوتە دەست خۆش بێبەوە بەس ئەوەی جێی سەرنجە خۆی سەیری ئینگلیزیەکە بکە هەردووکی بە کۆ هاتووە بکە و بڤە هەردووکی بە کۆیە بەڕێزت بکەکەت بە تاک نووسیوە بڤەکە بە کۆ نووسیوتە ئەخۆ جەناب اختصاصت کوردیە خۆ ناکرێ هەردووکی کۆبێ کۆیەکە دەچێتە سەر ئەوەی دووە آخر بە دەبا پێ بڵێم عەفووکە ئەگەر نووسینێکی ئەکادیمی بێ ئەگەر من بینووسم عەفووکە پێم خۆشە ئەنووسم بکە ئەی خەمە کەوانەیەکەوە دوایی ئەو جەکان بالضبط اینجا کەش یەک بێ باشترە چونکە ئێمە ناڵێن بڤەکان یەک بڤەکان من پێم وایە دەبێت دوو بێت چونکە ئەوە کە زۆر لێ دوورکەونەوە زانکۆی سلێمانیەوە لەگەڵمان تاخیرم کردن داوای لێبوردن کاتێکی خۆش لە بۆ ئێوەش مەمنون خواحافیز مامۆستا شەماڵ تەواو بوون بەڕێزە بەڵێ تەواو کاکتۆر دەستەکانت خۆشوی زۆر سپاس هیچ کۆمنتی ترمان نەماوە دەستەکانت خۆشوی دووبارە سپاسی بەشداربانی دەکەین کە تا ئێستا لەگەڵمان بوون هیوادارین لە هەفتەی داهاتوو بتوانین بە بابەتێکی تر و جیاوازتر لەگەڵ بەشداربوانمان بین و بتوانین شتێکی نوێ پێشکەش بکەین دووبارە زۆر سپاس کاکتۆر دەستی هەموو لایەن خۆش بێت خواتان لەگەڵ خوات لەگەڵ دەستان خۆش